بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عەزیز لە هەر جێگەیەکەن ئاسوودە و کامەران بژین خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکار و شوان هاتین و خزمەتان دەخوازین کە ئەمڕۆژ سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عەزیز بێت. زۆر سپاس دانیار بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز بەیانیتان باش ئاسوودە و کامەران بن مێری دەستپێکی هەفتەیەکی پڕ لە خێر و بەرەکەت بۆ هەموو لایەک ئەمڕۆژ لەگەڵ هاوکارانمان لە پەیام لە پرۆگرامی پەیامی ڕۆژ بە کۆمەڵێک گرگە و بابەتی جیاواز لە خزمەتانە دەبین. ئازان لە بابەتەکانی ئەمڕۆمان لە تەوریەکەی بەرنامەکەمان باز لە پەیوەندی نێوان قوتابی و مامۆستا دەکەین. لێرە و لەوێ هەندێک جار دەبیستین کە زۆر جاتون و تیژی لەلایەن مامۆستا بەرامبەر بە قوتابی یاخود قوتابی بەرامبەر مامۆستا ڕوودەدات، بەڵام بەگشتی چۆن وا بکەین کە پەیوەندیکی دروست لە نێوان مامۆستا و قوتابی هەبێت ئەو کێشە و گرفتانە کە دروست دەبن چۆن چارەسەر بگرێت. لە دێر زەمانەوە پەیوەندی نێوان مامۆستا و قوتابی ڕێزێکی زۆری هەبوو کە زۆر جا باس لەو دەکراگە قوتابیان مامۆستایان لە دەروی قوتابخان دەبینی خۆیان لێ دەشاردەوەندا لی دەترسان و یانی ئەوەندە ڕێزی هەبوو مامۆستا، بەڵام لە ئێستادا زۆرێک مامۆستاکان گلێوی و گازندەی ئەوە دەکەن کە زۆر جا پەیوەندیەکە باش نییە و هەروەها دەبینین کە قوتابیان هێرش دەکەنە سەر مامۆستایان و مامۆستایانیش لە هەنێ حاڵەدا بە هەمان شێوە، بەڵام بەگشتی باز لەوە دەکەین کە چۆن پەیوەندیەکی باش و تەندروست و پڕخۆشەویستی لە نێوان قوتابی و مامۆستا دروست ببێت. بەڵێ بابەتێکی تریشمان باسکردنە لە بابەتێکی گرنگ کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی بەرەنگاردنەوەی تونوتیژی وەروە ئەشکەنجەدانی زیندانیانە دیارە لە تەواوی جیهان وەروەها لە کوردستانیش کۆمەڵێک زیندانی هەیە بە بابەتی جیاواز بە مادەی جیاواز زیندانی کراون، بەڵام ئەم زیندانیانەش مافی ئەوەیان هەیە کەوا پارێزراو بن لە زیندانەکانە ئەشکەنجە نەدرێن وەروە ڕێکاری نامرۆڤانەیان بەرامبەر نەگیرێتە بەر لەو بارەوە قسە و باس و گفتوگۆ دەکەین. لە تەوەری سێمی بەرنامەکەماندا باز لە هۆکاری زۆری گەنجان دەکەین بۆ هەندەران کە ماوەی چەند ساڵێکە ئەم دیاردەیە ڕووی لە زیادبوون کردووە کە بزانین هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە و ئایا لایەنە پەیوەندیدارەکان حکوومەت هەرێمی کوردستان چۆن کار بکەن بۆی کە کەمتر گەنجان ڕوو لە ئەوروپا بکەن و بتوانن هەلی کار بۆ زۆرێک لە گەنجان بڕەخسێنن. ئەمە بە شێوازێکی گشتی باز لەوە دەکەین و باز لەوەش دەکەین کە کۆچکردنیش تەنها نابێتە فریادڕەسێک بۆی کە ڕزگار لەو ژیانی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە. زۆر جاراوانشی کە گەشتونەتە ئەوروپا گلەی و گازندەیەوە دەکەن کە بەو خەون و ئاواتیان نەگەیشتون، بەڵام بەگشتی باز لەوە دەکەین کە هۆکارەکان چین لە هەرێمی کوردستان. دەستپێکیش دەچێت لای پێشبینیەکانی کەشوهاو و پلەکانی گەرمای شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. بەڵازان لە تەوریەکەی بەرنامەکەماندا باز لە پەیوەندی نێوان قوتابی مامۆستا دەکەین، بزانین چۆن وا بکەین یاخود ئەو هۆکارانە چین و یاخود ئەو ڕێگانە چین کە وا بکات پەیوەندیەکی دروست و پڕخۆشەویستی لە نێوان قوتابی مامۆستا دروست بێت. گفتوگۆ دەکەین لەو بارە لەگەڵ مامۆستا محەممەد عەلی توێژەری کۆمەڵایەتی. مامۆستا زۆر بەخێر بێت.
مامۆستا چۆن وا بکرێت کە پەیوەندیەکی پڕخۆشەویستی پەیوەندیە کە شێوەی هاوڕێتی هەبێت لە نێوان قوتابی مامۆستا دروست ببێت؟ بەڵێ سوپاس بۆ جەنابتان بە ناوی خوای گەورە. ڕاستی قوتابخانە ماڵی دووەمی خوێندکارە، یعنی قوتابخانە ئەو شوێنەیە کە بڵێن لە دوای خێزان ڕۆڵی سەرەکی هەیە لە بنیادنانی کەسایەتی خوێندکارە. یعنی ئەگەر با بڵین تەنشیایی اجتیماعی بە شێوەیەکی گشتی ئەگەر بکەینێت چەند تەوەرێک چەند لایەنێک قوتابخانەیەکە لەو شوێنانەی کە ڕۆڵێکی گەورەترین ڕۆڵی ئیجابی بینێ لە ژیانی خوێندکارە بە شێوەیەکی گشتی. ئەتوانین بڵین پێکێنەری جیلێکە، ئێمە ئەتوانین لە ڕێگەی قوتابخانەوە جیلێک پێ بگەێنین کە مستەقبەلی 20 ساڵ 25 ساڵی ئەم وڵاتە بدەنێ دەسم خوێندکار. بەڵام ئەم شکڵە لە پێگەیاندن ئەرکومانوبوونی ئەوێ پێویستی بە پەیوەندی تەندروستە، پێویستی بە ئەجیندا و بە مامەڵەی تەندروستە، پێویستی بە یاسا و بەرنامەی تایبەتێ، پێویستی بە مانوبوونێ، پێویستی بە کاتەیە. ئەم شکڵە لە پەیوەندی هەر بە و ئاسانێت نایەتەکایەوە. کەواتە مامۆستا لە هەرێمی کوردستان لە سایه حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی کوردیا دەبینین شکۆی مامۆستا دەشکێنرێ موچەکەی دەبدرێ بەرشەق دەدرێ، ئەم وێنایی کە لە میدیا و لە واقعا دەدرێت بە بەرچاوی خوێندکار و قوتابیە هیچ کاریگەری دەبێت لەسەرەوەی کەوا خوێندکارێکەش وەکو جاران مامەڵەی لەگەڵ مامۆستاکە بگۆڕێەوە مامۆستاکەش دەرونیان ئەو ئامادەیی نەبێ وەکو دڵسۆزی گەرم و گوڕێ ڕەنگە سەرقاڵ بێ بە ئیشێکی ترەوە بۆی بژێوی ژیانی پێیاکە لە کۆتاییە ئەم پەیوەندیە تێک بچێ ببێتە قوربانی. بەڵێ وازەحە، یعنی ئەوەی کە وا ئەکا مامۆسا ئامادەیەکی تەواوی بوێت پەروەردە وا با بڵین تەدریس بە شێوەیەکی گشتی پێویستی بە ئامادەبوونێکی ڕۆحی ئامادەبوونێکی دەرونی هەیە لە پۆلە. بەڵام لە کاتێکە هەروک خۆی جەنابتان ئاماژەتان پێدا ئەم زەمینە سازیە بۆ مامۆسا وجودی نییە ئەگەر بیش پێکەمە. باشە ئەگەر مامۆسای هەموو خەمی ئەوەوێ سەری ماموچەکەوێ بگرێت کرێخانوەکەی چۆن دەبر بکە، با بڵین ئەگەر کەسێکە بێ عیلاجی بوێت، یعنی بە شێوەیەکی عام ئەگەر بارودۆخی مامۆسا بەو شکڵە نەبێ کە شایستەیەتی ئایا چاوەڕێی لەمە زیاتری لێ ناکرێ هەنێک کات. بەڵام بە شێوەیەکی گشتی ئەم وێنەی کە ئەم ئینتیباعی لە لای تەلەبە دروستەوێ کە مامۆسا بەم شکڵە لە بێزاری بەم شکڵە لە ناتەواوی با بڵین ژیانە کۆمەڵایەتەکە یا ژیانە ئابوووریەکەی ئەم ئینتیباعی کە لای تەلەبە دروستەوێ سەیرەکەی ڕنگدانۆیە بێ لە دروستکردنی ئەو پەیوەندی ئەو مامەڵە. ئەگەر هاتوو ئەم پەیوەندێ ئەم ئینتیباع دروست بوو لە بینی مامۆسا و خوێندکارە جۆرێک لە فاسیلە و لە دوورکەوتنەوە دروست بوو ئاستەمە بەیەگەیاندن. واتە یعنی چی؟ یعنی ئەوەی کە ئێمە لە ئامانجە سەرەکیەکە دوورەکەوینەوە کە بریتێ لە چی؟ بریتێ لە گەیاندنی زانست و زانیاری. بەڵام کاتێکی شتەلەبە سەیرەکات خوێندکار بە شێوەیەکی گشتی سەیرەکە یعنی مامۆسا مەلەلی یعنی بارودۆخی مامۆسا لە کەناڵەکانی ڕاگەیان و لە تۆڕی کۆمەڵایەتی و لە چیوە ئەبینێ هەسەکە مامۆسا ئەو شەوق و زەوق و دافع نەفسەی نییە کە و دافع نەفسێ نابینێ. هەڵبەتە ئەو کاتە وەک وتمان ئەو فاسیلە کە دروست بوو لە بینی خوێندکار و مامۆسایە ناڕەحەتە بەیەگەیاندنی، ناڕەحەتە با بڵین ئەوەی کە ئامانجەکەی بەدی بێ بۆ شێوەی بەرچاو. زۆر باشە مامۆسا، ئەگەر باز لەوە بکەین کە ئەنی جیاوازیە خود بەراورد بکەین بە پەیوەندی نێوان مامۆستا و قوتابی لە دێر زەمان و پێشووتر و کە هەمومان قوتابی بوون دەزانین کە چۆن بووە و لە ئێستاشدا دەبینین کە لە دۆخێکی خراپدایە. لە ئێستادا زیاتر مامۆستایان گلەی و گازندەی ئەوە دەکەن کە قوتابیان پەیوەندیەکانیان باش نییە لەگەڵ مامۆستاکانیان بە دیاریکراویمە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ بەڵێ خۆی لە ڕاستیە یعنی لە زەمەنی ئێسەمانە زۆربەی علاقە کۆمەڵایەتەکان گۆڕانکاری بەسەر هاتێ. یعنی سەیری زەمانێک پێش ئێستا بکە ئەم علاقە کۆمەڵایەتیانە بۆم شکڵە نەبوو، یعنی علاقە کۆمەڵایەتیەکان پتەوتر بوون. ئەم علاقە کۆمەڵایەتیانە سەیرەکەی لە بینی با بڵین خێزانەکانە، لە بینی مزگەوتە، لە بینی یعنی ئەگەر سەیری فلیمێکی کۆن بکەیت یعنی پێشووتر سەیرەکەی دانیشتنی ئەکتەرەکان لە یەکتر نزیکە. ئەمە تعبیرە لە چی؟ تعبیرە لە نزیکی علاقاتی کۆمەڵایەتی ئەو خەڵکە کە لەو سەردەماژیان. طبعاً ئەم علاقە کۆمەڵایەتیە کە نزیکێتێکی زۆریە بوو
جێکەوتیشی هەیە جێکەوتەکە لە چیایە لە وایەکە ڕێزێکی زیاتر هەیە یعنی بەرژەوەندی هاوبەش دروستەوێ ئەرک و مافی هاوبەش دروستەوێ بەڵام کە زەمانەکان گۆڕانکاری بەسەرایەت لەم کاتا قسەکەی جەنابتان تەواوە یعنی زۆربەی کات وەکو ئێمە بینیمان و ئەزمونمان کردە زۆربەی کات مامۆستا گلەی لە تەلەبە هەیە بە حکمێکی بە حکمەوەی سیرەکەی پێویست ئەڵێن ڕێزمان لێ ناگیرێ یا تەرکیزیان لە لای مادەکە نییە یا با بڵین زۆربەی کات تەلەبە بە شێوەیەکی گشتی یعنی ئالوودەبوون وە چیوە ئالوودەبوون و ئیدماربوون دروست بووە و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە یا بەم با بڵین فەوزانە لەبارەی کە جیهانی ئەنتەرنێت بە شێوەیەکی گشتی دروستی کردووە سیرەکەی ئەم جۆرە بەریەکەوتن دروستەوێت ئەم شکڵە لە بەریەکەوتنە زۆربەی کات بە ناتەندروست ئەشکێتەوە ئەم پەیوەندی ناتەندروستە سیرەکەی تەسیراتی سلبی لەسەر خوێنکار هەیە و بە هەمان شێوە تەسیراتی سبی لەسەر مامۆستا هەیە زۆربەی کاتەم بەریەکەوتن ئەکەوێتە پەلاماردان زۆربەی کاشتی ناخۆش علاقاتی کۆمەڵایەتی نادروستی لێکەوێتەوە زۆربەی کاسەرە کێشێ بۆ زۆر کێشەیتر کە بۆ کوی بینی ومان و ئەیشی بینی مامۆستا زمانی زوو هەڵبەت بۆتە زمانی زوو کاتێک ئێمە تەلەبە بوو چکە منهەج و سیستەمی خوێندن گۆڕا هەمیشە ترسمان لەوە بوو دەرەجەیەکێ بە ناوی دەرەجەی سلوک لێمان نشکێت چکە تا کۆتایی تا زانکۆش لەگەڵمان بەردەوامە بێ ئەندە لە مامۆستاکانمان لا گرانوهین بوو یعنی من شخصی خۆ مامۆستامینەوە ڕام کرد کەوتون دەستم لە جێشەوە یعنی تا حەدی ئەو نەش زانیاریەک دەمەوێت سەرنجی تۆ بزانم لەم ڕۆژی ڕابردووە خوێندکارێکی پۆلی 6 لە بەرەوەی گزیەکی کردو مامۆستاکەش پێی زانیوە ینی هەم ڕفتاری مناڵەکە چکە لە پۆلی 6 سەرەتایی تۆ غیرەتت بۆ دروست بێ بتوانانی گزی بکەی لە کاتێک ئەمە لە 6 با بڵێن ئامادەیش جورەتی ئەومانە بوو سێری هاوڕەکانیشمان بکەین لێرە ڕفتارێکە بینی نامۆیە بە خوێندکارێکی پۆلی 6 لە لاشەوە ڕەتفعلی مامۆستاکە هەنێک زانیاریەکان وایە کە ڕەنگە مامەڵەکەی تۆزێک تون بووبێ خوێندکارەکە لە حیبەتا خۆی خنکێنێ خۆی ئەکوژێت هەرگە ئیجانی لە دەستدا لە 6 سەرەتایی یعنی ئەمە دەرەنجامی ئەم تێکچوونەیە یان سەرنجی بەڕێزت لەسەر ئەم جۆرە حاڵەتانایە ئەمە ئیتر ئەبێتە دیاردەوە ئەوێتە کللتور ئەم شانە زۆرە بنەگەر بێت و ئەم شتە بەم شێوەیە بێت بەڵێ بەداخەوە یعنی ڕووداوێکی ناخۆش بوو بۆ هەمومان بەڵام ڕاستی لەم جۆرە دیاردانە یعنی با بڵین ئەسبابێکی دووسەرەی هەیە ئەسبابێکی دووسەرە لە چیایە لەوایەکە با بڵین بابەتێکی پەروەردەیە پەروەردەی خێزانیە کە ڕەبتی وەسەر ئەم با بڵین خوێندن و مامۆستاوانیە بزەبت ئەسبابێکی ئەوەیە ئەسبابێکیشی با بڵین بەداخەوەڵێم ئەمە ئەم ڕوویدەمم لە هەموو ئەمۆسایان نییە چونکە ئەمە زوڵمە ئەگەر من وابم ئەوە کۆی کە چۆن خوێنکار پێویستی وە پەروەردەیەکی تەندروستی خێزانی هەیە و بە هەمان شێوە مامۆسایش پێویستەکە یعنی خۆڕۆشنبیرکردن لە هەنێ مەجالە کە پێویستە کە با بڵین بناغی تەدریسە کە ئەسڵی شتەکە با بڵین دروست دەکات زۆربەی کات لەم هەنە دیاریدانا با بڵین ڕاگەیاندن ناڵێن بە شێوەیەکی گشتی ڕۆڵێکی باش نابین یعنی ئەگەر مناڵێک وەکوی جەنابتان فەرمووتان لە 6 سەرەتایی بێ ئەم جورئەتە ئەم با بڵین ئەم جورئەتە لە کوێیت ئەم هێزە لە کوێیە وا لە مناڵێک بکە وا لە مناڵە بکە پەناباتە بەر ئەوە خۆ ئەگەر ئەسبابەکە هەرچی وێ یەکسان نییە بەوەی کە ئەم جورئەتە لە لای خوێنکار بەم شکڵە دروست بکە بەڵام بەداخەوە زۆربەی کات لە ڕاگەیاندنەکانە ئێمە ڕاگەیاندن کە بە شێوەیەکی عام باسی ڕاگەیاندنەکەی یعنی تەرکیزمان لەسەر شتێکی دیاریکراو نییە بەڵام زۆربەی کات ئەسالیبەکانی با بڵین ئامرازەکانی بەڵێ ئامرازەکانی پەنابردن بۆ جۆری ئیشانە ڕوونەکاتۆ ینی پێتەڵێ زۆربەی کات ڕاگەیانی ئێمە بەم فلتەرانە تێپەڕ نابن ئێمە مطلقاً قسە ناکەین مناڵێکە لەو تەمەنا ڕەنگە سەیری یوتیوب کە ئەنواع و ئەشکاڵ ئامرازی لەو جۆرەی بێتە بەردەست ئاسانکاری بۆ هەیە یعنی ڕەنگە ئەم خوێنکارە ئەسڵ هەرمە بەسی لە ناوبردنی حیاتی خۆی نەبی و ڕەنگە ئەسڵ هەرمە بەسی لەوە بوێ ئەم شتە ئەزمون کە بزانێت چۆنە هەتا گەیشتوێ بەو حاڵە بەرحاڵ یعنی خێزانیش ڕۆڵێکی یەکلاکەروی هەیە لە ئیشانە یعنی ناکرێ هەتا ڕادەیەکی زۆر نازێکی وا بە مناڵ بدرێت کە لە چەند کەلیمە قسەیەکە مناڵان یعنی نەتوانێت وەری بگری بەرحاڵ مناڵە ئەکرێ یعنی ئێمە لەو تەمەنا بنیادی شخصێتی مستەقیر نییە ئەتوانێت یعنی ئەوەی کە تۆ بتەوێت هەرنەوە شخصێتێکی لێ دروستکەی
بەرحاڵ ڕوە سلبیەکەی ئەوەیە زۆربەی کات ئەو نوع دیاریدانی لەکەیتەوە بەداخەوە. زۆر باشە مامۆستا باشت لە خێزان کرد پێت وایە کە قوتابیەکە لە نێو خێزانێکی تەندروست و بۆ نمونە پڕ خۆشەویستی و پڕ لێبوردەیی بێتە دەرەوە لە قوتابخانەش لەگەڵ مامۆستاکەی تەعاملێکی زۆ باشتر دەکات. ئەنی ئەو نمونە خوێندکارانە هەیە کە بدەبینی لە نێو خێزانێکی زۆر باشدان کە دێنە دەرەوە بە هەمان شێوە یاخود ئەو قوتابیانەی کە لە ناو خێزانەکان تونوتیژی تێدا یاخود کێش و گرفتیان هەیە بێت لەسەر مامۆستاکەی خۆی خاڵی بکاتەوە. تەواوە یعنی ئێمەوتمان خێزان منبعی پێگەیاندنی مناڵە. باشە ئایا ئەم پەیوەندێ لە خێزانە چەنە دروست بێ چەندێک تەندروست بێ ئایا ئەم شکڵە لە پەیوەندێت تەندروستە حتمما ڕنگدانۆی هەیە. یعنی تۆ ئەو مناڵە لە 5 ساڵی تەمەنی تا 7 ساڵی تەمەنی کە بنیادی شخصیەتێتی یعنی ئەگەر ئەم پەیوەندی خێزانێکوێ پڕوێ لە با بڵێن خۆشەویستی یعنی لە ڕووی ئابوووریوە تا ڕادەیەک نەقسی کەمێ ئەم مناڵە با بڵێن تێروێ لە ڕووی عاتفی و چیوە تەبعەن ئەم مناڵ با بڵێن خوێنکار ئەم شکڵە لە پەروەردە ئەواتە دەرو جا ئەم پەروەردە ڕنگدانۆی ئەبێ لەسەر چی لەسەر مامۆسا لەسەر حتا کەلوپەلەکانی مەکتەبیش یعنی ئەمە زۆر جار بینیمان و ئەزمونمان کردووە خوێنکارمان بووە یعنی پەناواتە بەرچی بەرشکاندنی کەلوپەلەکانی قوتابخانە ئێمە تێگەین ئەم تەزەخومە لە چی وێت لەوەیە زۆربەی کات خێزانەکان و شێوەی ناتەندروست زەختەکەنە سەر خوێنکار زەختەکەنە سەر خوێنکار بۆی کە سعی بکە کە بۆ بانمونە مقارنەیەکە نەها مناڵی فڵانکەت چۆنە مناڵی فڵانکەت چۆنە ئەم شکڵ لە تەزەخومە وای لەکە ئەم خوێنکارە ئینفعالی بی ئینفعالەکەی لە چیا خۆی بینێتەوە ناتوانێت ئەم نەوعی ئینفعالە بەرامبەر بە ئەندامانی خێزان مانعێکی ئەدەبی هەیە دەرببڕێ و زۆربەی کات ناتوانێت لەبەرەوەی مانعێکی ئەدەبی هەیە بەرامبەر مامۆسا ناچارم ئینفعالە لە چۆن خاڵێ بێتەوە لە کەلوپەلەکانی قوتابخانە زۆربەی کاش شکاندنە خۆ بە پێچەوانە و ئەگەر ئێم پەیوەندی ئەم شکڵە لە پەروەردە لە بابێکی تەندروستابێ بە هەمان شێوە ڕنگدانەکەی لە خوێنکارە ئەبێ لە علاقی کۆمەڵایەتەکەیە ئەبێ لە پەیوەندی بۆ دەوروبەرە ئەبێ حتا بۆ خۆشویستنی دار و درەخت بۆ هەموو تەواوی ئەم شتانە ڕەنگەداتەوە معلومەکە وایە. مامۆستا دەمێت سەرنجی بەڕێشتان بزانم لەسەر ئەم هاوکێشەیە سە من بۆ بەڕستی باسەکەم و دەرەنجامەکانی چی بێت جاران مامۆستا بە فلتەرێکی زۆر قورساتەیە پڕی تابوو مامۆستایانی کەممانە بینی مامۆستایەک زۆر گەنج بێت ینی بە شکڵیش بوو بێ شکڵێکی زۆر ینی تەمەنداری هەبوو و خوێندکارەکانی گیانبینیان لاواز بوو تەکنۆلۆژیان نەبوو ئینتەرنێت نەبوو ینی منداڵێکی 6 ساڵی ئێستا ڕەنگە بەقەت 12 ساڵێکی زمان 10 ساڵ 20 ساڵی ڕابردوو زانیاری هەبێت بۆ بە پێچوانەوە مامۆستایانی ئێستا ڕەنگە حکوومەت ئیهمالی کردوون و فلتەرەکان کەم بوونەتەوە و ئیهمال کراون خولیان بۆ ناکرێتەوە دەبنە مامۆستا بۆ پێچوانەوە خوێندکارەکان چاوکراوەتر و جیهانبینیان زیاترە ئەم جۆرە لە چ گرفتێک دروستەکە بۆ کەرتی پەروەردە و زانست و فێرکردن بەتابەت لە خوێندنگاکان. بەڵێ معلومە ئەوەی کە یعنی لە وڵاتی ئەمە بەداخۆ ئەمە ئەوترێ زۆربەی کات شەهادەوەک و مەزدەری ڕسق سەیرەکرێ یعنی زۆر کەم شەهادەوەک و مەزدەری عیلم سەیرەکرێ طبعا ئەوەی کە هەیە ئەگەر مامۆسا با بڵێن وەکوی جەناب ئاماژە پێدا بە چەند فیلتەرێک کاتی ئەپەڕی ئەگەر بێت و مامۆسا تەنها یعنی هەدەفەکە تەنها تاعین بی و شەهادەکە تەنها مەزدەری ڕسق وەکو مەزدەری ڕسق سەیر بکرێت وەکو مەزدەری بژێوی ژیان سیر بکرێ و ئامانجە سەرەکیەکە کە پەروەردەیە کە با بڵێن ئیحتیمامەکە لەوا کورت نەکرێتەوە تابان تەناقوزات دروسەوێت ئەم تەناقوزاتە چۆنە زۆر کات نەقسی علم دروسەوێت ئەم نەقسی علمە تەبعاً خۆشەویستیمان بۆ هەموو مامۆسایان هەیە ڕووی دەمان لە هەموو مامۆسایان نییە ئەم تەناقوزاتەوە وتمان کێشە بۆ سلکی پەروەردە دروستەکە زۆربەی کات سەیرەکەی تەلەبەکان چاوکراوەترن زۆربەی کات تەلەبەکانمان بە حکمی کرانۆ بە حکمی ئەم تەکنۆلۆژیای کە لە بەردەستی هەمومانایە زۆر بە ئاسانی سەیرەکەی ئەگەر تەلەبەیەک ویستی لێبێ ینی کێبڕکە لەگەڵ مامۆساکەکە تەناقوزات دروستە بێ زۆر جار مامۆساکە حرمەتم بۆ مامۆسایان هەیە میزداقێتی علمی لە دەسەدا ئەم میزداقێتە زۆر کێشەیە ئەگەر خوێنکارێک ببینێ مامۆساکە میزداقێتی علمی لە دەسەدا ممکنە گوێ بۆ بکرێت ممکنە تەرکیزی بخاتەلا ممکنە مامۆسایەک چەند هەڵەیەکی یەک لە دوای یەک ببینێ تەلەبەیەک چەند هەڵەیەکی یەک لە دوای یەک لە مامۆساکە ببینێ ممکنە تەوەجه و تەرکیزی بەرامبەر ئەو مامۆسا نەگۆڕی بەڵام جێی خۆیەتی ئەم مامۆسانە مە ئیجتیهادی شەخسی خۆمە
هیوادارم ئەم بکرێتە بەرنامەیەک لە پەروەەردە وەکو جەناب وتم مامۆسایان ساڵانە پێویستیان و ئەبدەیتێکەیە پێویستیان و ئەبدەیتی معلوماتەیە پێویستیان و دەوراتەیە پێویستیان و دەوراتی تەنمەی بەشەری هەیە پێویستیان وە بەوەیە کە لەگەڵ گۆڕانکاری پەروەردەیەکانە هەڵبکەن بۆی ئەم تەناقوزاتە دروستە بێ ئەمەش بەکی ئەکرێ بە ئیجبارکردن ئەکرێ لەلایەنکیەوە لەلایەن وەزارەتی پەروەردەوە لەلایەن حکوومەتەوە و زائیدەن دافی ئەو هەوڵی مامۆستاکە خۆشی ئەمەش کاریگەرە. زۆر باشە مامۆستا محەممەد زۆرجە مامۆستایان باز لەوە دەکەن کە ڕێزگرتنی زۆر پێدانی خۆشەویستی زۆر بە قوتابیان کێشۆگرفتیان بۆ دروستە بێت دوجار وا دەکات کە قوتابیەکە ڕێز لە مامۆستاکە ناگیرێت یاخود بەبێ ڕێز سێریەکە لەو زۆر احترامگرتن و زۆر ڕێزگرتنی مامۆستا بەرامبەر بە قوتابیەکە ئەنجامی دەدات پێ دوایە دەبێت چۆن مامۆستا تەعامل لەگەڵ قوتابیەکانی بکات کە پەیوەندیکی دروست پڕخۆشەویستی دروست ببێت. بەڵێ ئەوەڵی چیت بۆ ئەوەی ئەو پەیوەندی کە جەناب ئاماژۆ پێدا ئەوەڵین شت ئەبێ مامۆستا ئەخلاقیاتی مهنەی خۆی بپارێزێ بەدەل لە هەموو شتێک یعنی ئەم ئەخلاقیاتی مهنەیە چۆن نەپارێزرێ بەدەل لە هەموو شتێک جەنابتان مامۆسان یعنی ئەبێ پەیامی مامۆسایەتی پەیامی ئەخلاقیەتی مهنەی لەسەر هەموو شتێک وەدابنیت یعنی ڕاستە ڕێزگرتنی خوێنکار زەرورە یعنی دروستکردنی علاقات زەرورە بەڵام ئەمانە ئەبێت لە هەمووی لە سنوورێک کابمێنێت و ئەخلاقیاتی مهنەی بپارێزرێ خۆ ئەگەر بێت و ئەم ئەخلاقیاتی مهنەی نەپارێزرێ زۆربەی کات ئەبێتە هۆی چی خۆشەویستیمان بۆ مامۆسایان ئەوێتە هۆی بەکەم سیرکردنی مامۆسا لایەن چ خوێنکارێک و بە تایبەت ئەو خوێنکارانەی کە پەروەردەی تەندروستیان نییە کە یعنی خراپ ئیسفادە لەو مامەڵی مامۆساکەن یا بە شێوەیەکی تر بڵین ئیستیغلالی ئەو جۆرە لە پەیوەندیەکەن یا جاری وایە بە عیبارەتێکی تر بڵین زۆربەی کات خوێنکارەکان وای دەرەخا لای ئەو نەوعەتە لەبانە لای هەموو تەلەبەیەکنە ئەم مامۆسا یعنی خۆشەویستیم بە مامۆسایانە کاڵفەهمە یعنی ئەم مامۆسا یعنی جۆرێک لە پەیوەندیە پێویست ناکەم ڕەفتارانە بەم شکڵەون ئەم تەلەبە لەبەرەوەی بە شێوەیەکی تەندروست خۆی یا باڵێن پەروەردەکەی نەقسێکەیە یا ئەوێ بە جۆرێک لە جۆرەکان ئیستیغلالی ئەوە بکە خۆی زوعفێکی هەیە لە مادەکە سەیرەکەی جۆرێک لە تێکچوون دروستە بێ یا جۆرێک لە با بڵین بەکەم سەرکردنی ئەخلاقیاتی مهنەی مامۆسا دروستە بێ زۆر کات مامۆسا لە کاتێک لە کاتەکانە ئەوێ ئەم سومعە ئەم شکۆی ئەخلاقیاتی مهنەیە بێنێتەوە جێگەی خۆی بەریەکەوتن لەگەڵ تەلەبا دروستە بێ ناکرێت تۆ 6 مانگ 8 مانگ بۆ نمونە ساڵێک جۆرێک پەیوەندی لەگەڵ تەلەبەکانە دروست بکەی لە پڕ چی بکەی لە پڕ ئاڵوگۆڕێک لەم پەیوەندیە دروست بکەی بخەیتە بارێکی ترا چاوەڕێ بکەی 6 مانگ 8 مانگ ئەم پەیوەندیە 2 ساڵ ئەم پەیوەندی بە جۆرێک بێ ئێستا تۆ لە هەفتێکا بیگۆڕی ینی ناڕەحەتە ئەم شکڵە لە پەیوەندی زۆربەی کات بەریەکەوتون شتی ناخۆشی لەکەوێت کەوتم مامۆستا ینی ئێستا هەر بۆ خۆشی شارێک برایەکی بچکۆلانە هەبوو دەرزم پێوتەوە هەر وتم و هەر نەیزانی و چەپۆکێکم لای باوکوکی بۆ لێ وتم نازانێ وتی ئێگە بیزانیای بۆ هات بۆ لای تۆ خوێندکاریش باواز لە خوێندکار بێنین خوێندکار نازانێت ئێتە لای مامۆستاکان ئەمێ بزانم ئەرکی وەزارەتی پەروەردە یاخود پەیام بۆ وەزارەتی پەروەردە ڕەنگە مامۆستای گەنج هەبێ زۆر گەنج بێ ئەم ساڵیش تەخەڕۆجی کرد بێ زۆر ئەکتیڤ و لێ هاتوو سەرکەوتوو بێ ڕەنگە ئێستا دڵیشی لێ ماگران بێ و یان ئەبێتە قوربانی ئەم سیستەمەی ئێستاکەیە بە پێچوانە مامۆستایەکی بە ئەزممویش بەڵام بە هێندەی ئەم بەتوانان نەبێ من مامۆستا دەناسم یعنی توش حادیسی سیارە بۆ هەرمێشکی لە دەستداوە ینی ئەسم وەکو مرۆڤێکی نۆرمال ناتوانێت مامەڵە بکە هەیە بینایی لە دەستداوە هەیە زمانی لە دەستداوە وزەی لە دەستداوە ینی مامۆستایەتی لە هەموو جیهانە عەقدی کاتیە بۆی تۆ بەردەوام مامۆستاکانی لابیت و نوێبینی تۆ بەڵام بە موچەیەکی زۆر باش نەوەک تۆ 500,000 بێت و خەمی ئەوەی نەبێیان نەی کتێبی نەدەیتێ بخوێنێتەوە کتێبخانێت لە مەکتەبە لە خوێنی کاکانان نەبێ ئەرکی وەزارەتی پەروەردە چییە ئیتر بۆی ئێمە واز لە خوێندکار بێنین مامۆستایەکی پەروەردە و کامل لە خوێنگاکە هەبێ بێگومان خوێندکارەکە سەرکەوتووە بەڵێ قسەکەی جەناب لەم ڕۆ تەواوە یعنی بەشێکی زۆر لە حەقیقەتی تایە ئەوەی کە ئێمە قانونی خانەنشینی تعدیلاتێکی تیا بکرێت بە جۆرێک لە جۆرەکان سنی خانەنشینی بهێرێتە خوار یعنی بۆ مامۆسایەک 63 ساڵ بۆ نمونە 63 ساڵ تەمەنی بێت کە ئەکرێ ئەمە طبعا تعمیم ناکرێت بۆ سەر هەموو مامۆسایە بەڵام لە تەمەنی 55 ساڵی و 50 ساڵیوە سەیرەکەی
نەتاقەیەکی وایما نەوزەیەکی وایما ئەو زەمەنەی کە ئەو خوێنی تا تەواو کردە سەیرەکەی ئێستا هەڵناکە لەگەڵ ئەم منهەجا بەڵێ ئێمە لە کاتێکە کۆمەڵە گەنجی هاوچەرخمان هەیە کە بە وزەوتینێکی زۆر و لە مەیدانان یعنی تازە تەخەڕوجن وزەیەکی باشیان هەیە لەم حاڵەکاتە بە قەناعەتی من وەزارەتی پەروەردە ئەکرێ پێشنیاری ئەوە بکرێ بخرێتە بەردەم پەرلەمان گۆڕانکاری لە چیا بکرێت لە سنی خانەنشینیا بکرێت بە جۆرێک لە جۆرەکان وەکوی جەناب وتی کاکە خۆمە مشکلەکەمان هەر ئەمە نییە مشکلی ئەوەمانەیە کاکە زۆر مامۆسا هەیە ئەگەر تەقریری تووبی بێنین ئەبێ ڕاستەخۆ ئیحالە خانەنشینی بکرێت ئێمەگەری ئیحالە خانەنشینی بکەین ئەو کاتە ناچارین چی بکەین گەنجێکی وەکوی جەناب وت خوێنگەرمی پڕوزە بێنینە شوێنی بەڵام ئێمە وازی لێ بێنین و هەر بەم فەلاکەتەوە مامۆساکە هەر ڕای پێشێ و بەریەکەوتن لەگەڵ تەلەبا دروست بێ و کێشم دروست بێ و بەوەی کە خانەنشین نەکەین یا بە جۆرێک لە جۆرەکان مامۆساکە نانی نەبڕین بۆی کە ناژی ئێستا ملیۆنێکی هەیە خانەنشینی کەین 500,000 هەیە ناژی یعنی قوربانەکە لە دوجارە کێ خوێنکارە لە کاتێکا ئێمە کۆمەڵە ئەوانەی کە تەخەڕوجیان کرد کۆمەڵە خەڵکی ئەزموندارن لە ڕاستیە پێویستمان و پیاچوونەیەکی زۆرە لە سیستەمی پەروەردە لەبەرەوە پەروەردە بە شێوەیەکی گشتی یەکێکە لەو سلکانی کە ئەگەر لە پەروەردە نەقص هەبوو زۆر سلکیتر لە وڵاتە نەقسێکیا دروست یعنی حقیقەتە ئێمە بمانەوێت 20 ساڵی تر ئامانجی استراتیجە لەم وڵاتە 20 تر 25 تر 30 تر استراتیجی وەدی بێنین لەم وڵاتە ئەبێ لەم دەقەوت ئێستش پیاچوونەوە سیستەمی پەروەردە بکەین بە شێوەیەکی گشتی زۆر باشە زۆر سپاس بە مامۆستا محەممەد عەلی توێژەری کۆمەڵایەتی سپاس کە میوانی بەرنامەکەمان سپاس بۆ جەنابتە وەڵازان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە دووبارە سڵاوتان لێوێ ئازان بۆ وەرگرتنی کۆمەڵێک زانیاری ڕۆژ لە شار و شارۆچەکان دەچینە لای تۆڕی پەیامبەرانمان سەرتاش دەچینە لای هاوکارمان ئیدریس محەممەد لە هەولێر ئیدریس سڵاوت لێبێ و زانیاریەکانی ڕۆژ لە هەولێر چی دەگوزارێ سڵاوی خی گەورە دێبێت سڵاوی خی گەورە لە بینەرانیش بەڵێ ئەمڕۆ لە شاری هەولێر وا بڕیارە کۆنفرانسێکی تایبەت بەڕێوە بچێت سەبارەت بە ئەشکەنجە یاخود ساڵڕۆژی ئەشکەنجە ئەمڕۆ 26 مانگی 26 بە ڕۆژی جیهانی ئەشکەنجە دیاری کراوە ئەم پانێڵە ئەمڕۆ لێرە بەڕێوە دەچێت بە ئامادەبوونی لایەنە پەیوەندیدارەکان و دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان و ڕێکخراوە جیهانیەکانش من دەمێت بۆ زانیاری زیاتر زەبارەی ئەشکەنجە و دۆخی ئەشکەنجە یاخود دۆخی زیندانیان لە هەرێمی کوردستان بسم لای سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ کاگڕۆمیۆم لەگەڵای کاگڕۆمی سڵاوت لێبێ دۆخی ئەشکەنجە لە هەرێمی کوردستان یاخود زیندانیان کە ئەشکەنجە دەدرێن هیچ ئامارێکی فەرمی لەبەردەستدا هەیە بۆ ئەم دۆخە بەڵێ من پێم وایە مەسلەی ئەشکەنجە کە ئەمڕۆ ئێمە لێرە کۆبووینەتەوە وەکو لیژنەی مافی مرۆڤی پەرلەمان وەکو چەند ڕێکخراوێکی تر وەکو هێرتلانس و ڕێکخراوی وچان و ڕێکخراوی پەرەپێدانی دیموکراسی و مافی مرۆڤ لە هەرێمی کوردستانە بەوەیە کە باسی ئەشکەنجە بکرێت کە لە هەندێک لە دام و دەستگاکان لە هەرێمی کوردستانە تووشی بە تایبەتی ڕاگیراوەکان دەبێتن ئێمە باس لەوە دەکەین کە ئەشکەنجە بەڵێ لە هەندێک شوێندا ئەشکەنجە هەیە و ئێمە کە لێرەدا ئەم کۆبوونەوە فراوانە دەکرێت بۆ ئەوەیە کە ئەو داتایانە لە ڕێگەی ئەو ڕێکخراوانەی کە پەیوەندیدارن بە مەسەلەی چاودێریکردنی ئەشکەنجەدان لە هەرێمی کوردستانە لە ڕێگەی ئەوان و هەروەها لە ڕێگەی چاودێریکردنی خودی لیژنەی پەرلەمانی بۆ بەدواداچوون کاتێ بەدواداچوون دەکە بۆ چاکساجەکان بۆ گرتن و گواستنەوە بۆ شوێنەکانی تر بۆ بنکەکانی پۆلیس ئاسایش لەوێوە شتەکان دەست دەکەون زۆر زەگلەیەوە دەکرێت کەمتر وایە زانیاری بە ئاسانی بگات بە ئەندامانی پەرلەمان یاخود لایەنە پەیوەندیدارەکان یاخود ڕێکخراوە و دەوڵەتیەکانی شتەنانەت بۆ دەستگیرکراوان یاخود ئەوانەیەکەوە ئەشکەنجە دراونە زیندانەکان گرفت
هەیە یاخود هیچ ئامارێک لە بەردەستدا هەیە کەەوە کەسێک لەژێر ئەشکەنجەدا ئاعترافی بە شتێک کردبێت ئەخۆی ئەمانە ئەبێ ئەگەر ئێمە بڵێن ئێمە دەڵێن ئەشکەنجە هەیە لە زۆرێک لە دام و دەستگاکانی بە تایبەتی دام و دەستگا ئەمنیەکان هەیە لێرە و لەوێ بە شێوێک لە شێوەکان هەیە بەڵام ئەوە خۆی ئەبێ لە خودی ئەوەی کە لە ژێر ئەشکەنجەدا بوو بێت و قسەمان بۆ بکاتن ئەو پێمان بڵێتن بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە بەدوادا چوون دەکردن ئێمە حاڵ دەدەین بۆ ئەوەی ئەشکەنجە ئێمە ناتوانانی لێرەوە بڵێن بمبڕ دەکرێت لە ماوەی 24 کاتژمێرە بەڵام حاڵ دەدەین بۆ ئەوەی کەم بکرێتەوە دواتر بمبڕ بکرێت. زۆر سپاس دەکەم کاکڕۆنێ سەرۆکی لیژنەی مافنۆر لە پەرلەمانی کوردستان بڵێ کاکەزان هەر بۆ زانیاری زیاتر من ئەندامێکی داواکاری گشتیم لەگەڵە من دەمێ زانیاری زیاتر لە بەڕێستانەوە وەربگرم کاک بەژە سڵاوت لێبێت لە هەرێمی کوردستان گرفتی ئەوە هەیە یاخود دەنگۆی زۆری لەوبارەیە هەیەکەوە کەسێک کە دەستگیر دەکرێت ئەشکەنجە دەدرێت لەژێر ئەشکەنجە دان بەشت دادەنێت ئایا ئەوە تا چەند ڕاستە و ئەو ئامارانە چین کەوا لە بەردەستن زۆر سپاس هەڵبەتە ئێمە نابێت جهودی ئەو دەستگایانی کە لێکۆڵینەوە دەکەن هەمووی فی سفر بکەین مەسەلەی ئەشکەنجە دیارە دەنگی هاوکارمان ئیدریس لەگەڵمان نەما زۆر سپاس بۆ ئیدریس محەممەد لە هەولێرەوە لەگەڵمان و سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیاریەکانت بەڵازان هەر لەو بارەوەی کە ئیدریس ئاماژەی پێکردێمە تەوەرێکمان ئامادە کردو کە باز لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی ئەشکەنجەدانە لە تەواوی جیهاندا لەم ڕۆژەدا هۆشیاری و زانیاری و ئابڵاو دەکرێتەوە کە لانی کەم ئەشکەنجەدان لە زیندانەکاندا کەم بکرێتەوە لە هەرێمی کوردستانیش بە دەرنیە لە ئەشکەنجەدانی زیندانیان کە زۆرێک لە ڕێکخراوەکان چالاکانی مافی مرۆڤ چالاکانی چاودێریکەرانی مافی مرۆڤ باز لەوە دەکەن کە لە چەند زیندانیەک ئەشکەنجەیەکی زۆری زیندانیان دەدرێت و هەروەها زۆرێک لە زیندانیان لە ژێر ئەشکەنجەدا دان بە تاوانەکان دەنێن کە لەوانێت زۆر جار لە ڕێگەی ئەو ئەشکەنجەیەوە ئەو تاوانی بەسەردا ساغ بکرێتەوە بە شازێکی گشتی ئێمە باز لە فاکتەری دەرونی ئەشکەنجەدانی زیندانیان دەکەینەوە بە میوانداری زۆر بەڕێز سەروەر کەریم چارەسەرسازی دەرونی کاک سەروەر زۆر بەخێربێت زۆر سپاس مەمنون سپاس بەڕێز کاک سەروەر دەمەوێت لە دیدێکی دەرونیەوە باز لە ئەشکەنجەدانی زیندانیان بکەین کە لە ئێستادا دەبینی لە هەرێمی کوردستاندا لێرە و لەوێ ئەشکەنجەدانی زیندانیان بوونی هەیە ئەگەر لە بابەتی دەرونیەوە لێ بڕوانین ئەمە تا چەند کاریگەری خراپی دەبێت لەسەر لایەنی دەرونی ئەو تاکی کە ئەشکەنجە دەدرێت دەستان خۆش بێ ئەگەر ئێمە باز لە ئەشکەنجە بکەین کە کۆی ئەو ڕفتارانەیە بە مەبەستی ئازارگەیاندن یا لە شکۆکەمکردنەوەی کەسێک بەکارەهێنرێ بە مەبەستی دانپیانان یان وەرگرتنی زانیاری لە کەسێک لەلایەن دام و دەستگایەکەوە یان لەلایەن حکوومەتەوە بۆ ئەوەی کەسێک کە کارێکی ئەنجامدا یان جاریواش ئەنجامی نەداوە بۆی کە دانی پیا بنێ بەدڵنیاییەوە کاتێک کە کەسێک ئەکرێتە ژێر ئەشکەنجەوە یان مامەڵەیەکی نامرۆیانەی قورسی لەگەڵا ئەکرێت کۆمەڵێک کاریگەری دەرونی و هەروەها کۆمەڵێک نیشانەی دەرونی لەسەر دەرەکەوێ و ئەم نیشانە دەرونیانە دیسان کاریگەریە کاتە سەر خودی تاکەکە و چواردەورەکەشی کاک سەروەر ئەشکەنجەندانی زیندانی یعنی کۆمەڵێک هۆکار هەیە ینی ئەمە بە هەر هۆکارێک گیرا بێت ئایا ئەوەندە ڕێکار هەیە لە ڕووی دەرونیەوە تۆ بتوانیت زانیاریەکەت بوێت لێ وەربگری یا خۆت ئەو ئەشکەنجەزانەی لە ڕووی جسمیەوە جستەیەوە ڕاستەخۆ بەرکەوتەی فیزیکی لێ دەدرێت لەگەڵ ئەو ئەشکەنجەدان دەرونیی کە ڕەنگە بە هەر بە قسە بۆ ڕەفتار بێ هیچ جیاوازیەکانە یان لە کۆتەیە لە ڕووی دەرونی مرۆڤەکە کامیان زۆر بۆی قورسترە بەدڵنیایی ئێمە دوو لایەنمان هەیە لە مەسلەی ئەشکەنجەیە ئەشکەنجەی دەرونیمان هەیە و ئەشکەنجەی جەستەییمان هەیە کۆی ئەو بارودۆخە فیزیکی کە لە ناو زیندانەکانە بەسەر کەسێک یانێ وەکو لێدان وەکو بەکارەبا یان بە هەر شتێکی ترکە بێت هۆی ئازاری جەستەی ئەمە ئەشکەنجەدانی جەستەیە کۆی ئەو شەناشیرنانی یان ئەو مامەڵە خراپەی کە لەگەڵ کەسەکەیە ئەیکەن و جاریوە سوکایەتی پێکرێ ئەمە ئەشکەنجەدانی دەرونیە هەردوو لایەنەکە کاریگەری هەیە بە پێی کەسەکە چونکە مەسەلەی ئەشکەنجەش لە کەسێکەوە بۆ کەسێکی تروێ کاردانەوەی کەسەکان جیاوازە بۆ ئەو ئەشکەنجەی کە بەسەری دێ ئەشێ کەسێک زۆر کاری لێ بکاو بە تاواتی ژیانی بگۆڕێ ئەشێ کەسێک کەمتر بەڵام بە شێوەیەکی گشتی هەردوو لایەنی جەستەی و دەرونی کاریگەری لەسەر کەسەکە ئەبێ کە بەدڵنیاییەوە لایەنە دەرونیەکە درێژخایەنترە و ماوەیەکی زۆر کاریگەری لەسەری ئەمێنێتەوە کاک سەروەر پێت
چۆن ینی ڕای تۆ چی لەسەرەوەی کە بۆ منە زیندانیە گەشکەنجە دەدرێت لە کاتێکا تۆمەتێکی نەکردو پێدوان نییە کە دوجار لە زیندانی ڕزگاری دەبێت و ئازاد دەکرێت پاڵنەرێکی دەرونی خراپی هەیە بەرامبەر ئەو دەسەڵاتی ئەو حکوومەتی کە ئەو کەسانی کە ئەشکەنجیان داوە ئەمەوا دەکات ئەم جاریان بەرەو تاوان بچێت بەرەو ئەوەی کە حەقی خۆی وەرگێتەوە. بەڵێ خۆی ئێمە نەک لە کوردستانە لە زۆربەی جیانە ئەم حڵەتەمان هەیە کە خەڵکانێک هەن لە ناو زیندانەکانە کارێکیشیان نەکردو لە ژێر ئەشکەنجیا دانیان پیاناوە و لە ژێر ئەشکەنجیاوایان کردووە کە ئەم تاوانەی ئەنجام داوە دوجار دادگاکانیش ئەم دانپیانانانە وەرەگرن لە هەر بارێکا بێت بەداخەوە کەمترین بە دوواداچوون بۆ مەسلەی ئەو حاڵەتە هەیە کە کەسێک لەژێر ئەشکەنجەیە دانی پیانابێ ئەوەی کە هەیە کەسەکە کاتێک کە ئەچێتە زیندانەوە کۆمەڵی ڕفتاری تر فێرە بێت چونکە پرۆسی چاکسازی لە وڵاتانی ئێمە کەم و کوڕی هەیە حتاگە کەسێک لە زیندانە بێ بۆیە بەدڵنیایی یەکێک لەو بیرۆکانی کە بۆی دروستە بێت کە بیرۆکەی کە بەردەوام ئازاریە دێ بیرۆکەی کە بەردەوام ناخۆش بە لە مەسەلی تۆڵەکردنەوەیە چونکە بەجیالەوەی کۆمەڵێک لایەنی دەرونی تر کە باسی ئەەکەین کە ئەم کاردانەوە دەرونیانە چییە کەسێک کە ئەشکەنجەی بەسەر دێ بۆ ئەو بابەتەی خۆیان ئەو لایەنەی خۆی بەدڵنیاییەوە یەکێک لەو حاڵەتانی بۆ دروستە بێ مەسەلەی تۆڵەکردنەوەیە یان تونند و تیژبوونیەتی یان تێڕوانی گۆڕانی تێڕوانینێتی بەرامبەر بە مرۆڤ چونکە ئەو پیوا بۆ لەو پێش مرۆڤ کائینێکی خێرخوازە کائینێکە کە ئەتوانێت یارمەتی دەربێ بەڵام کاتێ مرۆڤێگە بینی بۆ شێوەی ئەشکەنجەیەدا بەدڵنیاییەوە کۆمەڵی گۆڕانکاری بەسەر بیرکردن و هزری کەسەکە دێکا بە زەرەری کەسەکە ئەشکێتەوە لە داهاتوە. زۆر باشە کاک سەروەر پێم وایە ئێستا زۆربەی زیندانەکانی کوردستان تەلەڤیزیۆنیان هەیە نازانم ئێستا ئەمان بینن یان ناسڵاویان لێبێ لێمان دڵگران نەبن بە هیوایەوەی ڕۆژێک بێنەوە ناو خێزان و کەسوکاریان بەڵام زۆر جار لایەنە پەیوەندیدارەکانیش باز لەوە دەکەن دەڵێ ڕەنگە ئەشکەنجەدانی کەسێک ڕەنگە کەسەکە خۆی بێتە قوربانی بەڵام لە کۆتاییە ڕەنگە ئەو زانیاریانی لێوەردەگرێ نیوەی کۆمەلگا ڕزگار بکە لەوەی کەوا ڕەنگە پلانێکی خراپ بەدەسەوە بێ ئەم جیاوازی چۆن بکرێت چۆن لە ڕووی دەرونیەوە ینی ئایا ئەو لێ کۆڵەرانیش پێویستە شارەزای دەرونیان لەگەڵ بێ بۆی تاوانبار و بێتاوان جیاکەنەوە چونکە گرفتەکە لێرەیە ئەوەی ئەشکەنجە ئەدرێ زۆتر بێتاوانەکانن ینی ئەمە چی بکرێ بۆ ئەم بابەتانە خۆی بەدیلەکانی ئەشکەنجە لە وڵاتانەیە کەمن و تاکە بەدیل تا ئێستا بۆی کەسێک دانپیانان بکات سەبارەت بە کەتنێک یا تاوانێک کە ئەنجامی داوە مەسەلەی ئەشکەنجەیە بەداخەوە یعنی ئەم ڕێکارە کە لە وڵاتانەیە ئەگیرێت و بۆ هەرێمی کوردستانیش بە هەمان شێو عێراق بەو شێوەیە وەکو تاکە بەدیلێک بۆ دانپیانانی کەسێک کە کارێکی کردووە بەڵام خۆی ئەشکەنجەدان تاوانە بەپێی یاسا نێودەوڵەتیەکان حتا بەپێی یاسای سزادانی عێراقی و لە 1948ەوە لە بەندەکانی مافی مرۆڤ ئاماژەی پێدراوە کە ئەمە ناکرێت پەیوەندی بە کەرامەتی ئینسانەوە ناکرێت کەسێک کەرامەتی بشکێنرێت لە ڕێگەی ئەشکەنجەوە و هەروەها ئەو ڕۆژەش کە دیاری کراوە بۆ پاڵپشتیەکە بۆ ئەو بەند و ڕێکەوتنامەی سەبارەت بە دژی ئەشکەنجە کراوە کە لە ساڵی 1984ەوە دەرچووە لە ساڵی 1986ەوە ئیشی پێکرێ ینی یەکێک کە لە 33 بند پێگات و هەمووی بازدەواکە چۆن ڕێکاری تر بگیرێتە بەر بۆی کە کەسێک کە ئەگەر کەتنێت تاوانێکی کردبێ بە شێوەیەکی مرۆڤانە مامەڵی لەگەڵا بکرێت چونکە دوجار ئەمە مرۆڤە ڕاستە کەتنێکی کردووە ڕاستە هەڵەیەکی کردووە دوجار ئەمە مرۆڤە کە پێویستە ڕێکاری تر شێوازی تر و شێوازی زانستی بەکاربێنرێ بۆ دانپیانان و حتا ئەمە حکوومەتی عێراقیش لە دەوڵەتی عێراقیش لە 2010 واژۆی ئەم ڕێکەوتنامەی کردووە کە دژی بەکارهێنانی ئەشکەنجەیە بەرامبەر بە مرۆڤەکان. کاک سەروەر بابەتێکی دیکە کە زۆر ئازاری دەرونی زیندانیان دەدات کە بەشێکیان باز لەوە دەکەن کە نادادیش هەیە لە بابەت و لە کەیسەکانیان بۆ کەیسی جیاواز ئەشکەنجی زیاترە دەبینێت دێتەوە ناو زیندانەکانی دیکە کەسێکی بۆ نمونە 6 نەفەری کوشتووە 6 کەسی کوشتووە 7 کەسی کوشتووە ئەشکەنجە نەدرا بەڵام ئەم لەسەر بابەتێکی سوک بابەتێک کە شایەنیەوە نییە کە ئەشکەنجە بدرێت ئەشکەنجەیەکی زۆریان داوە ئەمەش تا چەند کاریگەری خراپی دەرونی دەبێت لەسەر زیندانیان خۆی هەرکە باسی ئەشکەنجە ئەەکەی کاریگەری دەرونی خراپ ئەکات بەڵام خودی ئەو جیاکاریش کە ئەگەر هەبێت فعلەن جاریە کەسێک پاڵپشتی هەیە کەسێک هەیە حاکمە یان دام دەستگاکانە ناسیاوێتی ئەشکەنجە نادرێ یان کەمتر ئەشکەنجە ئەدرێ بەدڵنیاییەوە کاریگەری ئەبێ لەسەر بارودۆخی دەرونی کەسەکان بەڵام خودی ئەشکەنجە کاتێک کەسێک ئەشکەنجە ئەدرێ کۆمەڵی گۆڕانکاری بەسەر کەسەکە هێنێ بەشێک لەو گۆڕانکاریانە پەیوەندی بەوەیە کە کەسەکە خەوی تێکەچێت دوای ئەوەی کە
ئەم کەسە ئەشکەنجەی بەسەرا دێت و ئەشکەنجەکە کۆتایی پێ هاتووە گۆڕانکاریەکە بەسەر کەسەکە دێت لەوەیەکە وتمان خەوی تێکەچێ خەوی ناخۆش ئەبینێ بێمتمانە ئەبێ بەرامبەر بە کەسانی تر هەڵچوونی زۆرە بێت و هەروەها ئەو ڕووداوە ناخۆشی کە بەسەری هاتووە ڕۆژانە بیری دێتەوە یان ئەگە دیمەنێ ببینی حتا لە تەلەڤیزۆنیشە پەیوەندی بۆ بێت ئەو ڕووداوی کە ئەو بەسەری هاتووە بیری بێنێتەوە حیان حتا بۆنی شتێک بکات کە پەیوەندی بە بۆنی ئەو شوێنەوە بێت کە ئەشکەنجەی تێدا درراوە هەموو ئەو ڕووداوانە دێتەوە مێشکی کەسەکە کە پێوترە فلاش باگیان بروسکات وەکە دیسان وکەوەی کە لە ناو بارودۆخە ناخۆشەکە بێ بارودۆخی دەرونی کەسەکە تێکەچێتەوە بارودۆخی دەرونی کەسەکە بە شێوەیە کە بێکە هەست بە ئازار و هەست بە ناڕەحەتێکی زۆرەکات. کاک سەروەر لە جیهانی پێشکەوتوو ئەم هەموو تەکنۆلۆژیای هاتووە بە دیوێکە کە زیانێکی زۆری بە کۆمەلگای بەڵام ئێستا کۆمەڵێک جیاز وەریزاتون لە دەستی دڵ و کە لەی سەری تۆمەتبار و تاوانبارەکانی بەسەر قسەی لەگەڵەکە نەگەر درۆ بکات ینی ئەو هەستی پێیەکە گەر ڕاستیش بکە ئیتر دیارە پێویست بەوە ناکاتەوە هەموو زیهنەی ئەشکەنجەی بدەیت هەنێ من زۆرجار ئەمەوێ ئەوە بڵێم ینی کاریگەریەکی تری ئەشکەنجە زۆرجار کابراایەکە بوو بەداخەوە ناوە پێم بیر نەماوە لە سەردەمی حکوومەتی باز گرتویان لێیاندا وتی وڵا لە ماڵەوە تۆپمانەیە تیارەمانەیە دەبابەمانەیە هەموو شتێک حاکمەکە وتی جاخوا مەگەرەمەوە هەبێ بێ 50 جار ئەعدام بکری وتی وڵا ئەوەی بە منیان کرد بە تۆ شام وتی ئەو ئەتۆم هەیە ڕاستە هیچیش لە کاتێکە هیچ نیانی تۆ ناچاریت ئەمەش دیسانە هۆکایەک نییە هێزە ئەمنیەکانیش بەڵاڕێدا بڕۆن ینی تووشی نەگەنە ئامانجە ئەسلێکە ینی لە کۆتایە ئیتر نابێ ڕۆژێک بێ ئیتر ئەشکەنجە هەڵبگیردرێ. من لەو پێش ئاماژەم پێیەکە ئەشکەنجە کارێکی نامرۆڤانەیە و دژ بە کەرامەتی مرۆڤە و ئەبێ بیر لە بەدیلەکانی ئەشکەنجە بکرێتەوە بۆی کەسێک گەگەکەتنێ تاوانێکی ئەنجامدا بێ وەکو خۆی ئەوەی کە حکم ئەدرێ بەرامبەر بەو کەتنیان بەرامبەر بەو کارە خراپەیە کە کەسەکە ئەنجامی داوە بە دڵنیاییەوە ئەبێ کار بکرێ بۆ ئەمە و ئەبێ پیاوانی دەسەڵات پۆلیس ئاسایش ئەمانە ئاگادار بکرێنەوە لەوەی کە هەر ئەوەی کە ساڵانە لە 26 ئەم مەراسیمانە ئەم کۆنفرانس و کۆبوونەوانە کرێ بۆ ئەوەیە کە ڕێژەی ئەشکەنجە کەم بکرێتەوە بەداخەوە لە کوردستانە تا ئێستا وەکو تاکە بەدیل ئیشی لەسەرەکرێ بۆ ئەوەی کە کەسێکی ئاعتراف کا کە لەو ڕێگەیەوە جاری وا هەیە کەسانێک هەن لێرە و لەوێ ڕەنگە تاوانێکیشان ئەنجام نەدابێ بەڵام لە ڕێگەی ئەشکەنجەوە دانپیانانیان پێکرابێ کە من پێم وایە کامە کارێکی نامرۆڤانەیە و دەرحەق نەک هەر بەو کەسانەی کە کارێکیان ئەنجام نەدا بەڵکو بۆ کەسانش کە کارێکیان ئەنجامدا لە ژێر کاریگەری بارودۆخێکی دەرونیە کۆمەڵایەتیە کەتنیە تاوانێکیان ئەنجام داوە. ئەکسەر ئەشکەنجەدانەکان شێوازیان زۆرێکی لەو شێوازانی کە زۆر کاریگەری لەسەر دەرونی تاک هەیە زیندانی تاکە کەسیە ئەو لێکەوتە خراپانە چین کە کەسێک بە زیندانی تاکە کەسی ئەشکەنجە دەدرێت. کۆی پرۆسی ئەشکەنجە کەسێک بکرێتە زیندانی تاکە کەسیەوە ئەشکەنجەی جەستەیی ئەدرێەوە ئەوەی کە لە ناو زیندانی تاکە کەسیە بەشێکە لە ئەشکەنجەی دەرونی چونکە ئەگەر حتا لە ڕووی جەستەییش و ئازار نەدەن ئەشکەنجەی دەرونیە بە دڵنیاییەوە زۆر لێکەوتەی دەرونیە بێ من لەو پێشیش ئاماژەم پێەیە ئەنجاری وایە ئەم کەسانە بیرۆکەی خۆکوژیان بۆ دێت زۆر جاریوە وەسایلی دەستناکرێت لەو کاتێ ئەجینە پەنا بۆ خۆکوشتنە بە یان ئەوەتانێ خەوی تێکەچێ و تێڕوانینی بەرامبەر بیرکردنەوەکانی بەرامبەر بە مرۆڤ و بە جیهان ئەگۆڕێ و هەروەها خۆ بە دوورگرتنی ئەبێ ئەگەر دوایی ئازادیش بێ لەو شوێنیان دەریشتێ لەو شوێنە هەر شتێک پەیوەندی بۆ بێ ئەو ڕووداوی بیربێنێتەوە ئەو ئەوێ خۆی لێ بە دوور بگرێەوە تووشی هەڵچوو نەبێت بەشێک لەوەی کە تووشی ئەبێ مەسەلەی ترس و دڵە ڕاوچەیە و هەروەها دڵتەنگیە کە ئێمە لانی کەم نزیکەی 50 پرسیارمانەیە بۆی کەسێک هەڵسەنگێنین کە ئەم کەسە فعلەن تووشی زەبری دەرونی بووە بەرامبەر بەو ڕووداوە ناخۆشەی بەسەری هاتووە کە ئەویش ئەشکەنجەیە چونکە زۆرێک لەو کەسانەی ناڵین هەر هەمووی چونکە هەیە وەسائلیان توانای خۆگونجاندنی هەیە تووشی زەبری دەرونی نابێ بەڵام زۆرێک لەو کەسانی بە ڕووداوی ئەشکەنجەیە ڕۆشتون چ ئەشکەنجەکە دەرونی بێ یان جەستەیی بێ تووشی زەبری دەرونیە بن کە کۆمەڵێک کۆنیشانە هەیە لە زەبری دەرونیە کەسەکەوا لەیەکە پێویستی بەڕاهێنانەوەیە پێویستی بە چارەسەرکردنە بۆی کە ئێمە تێکەڵ بە کۆمەلگای بکەینەوە چونکە ئەگەر بەو شێوێ بێت ڕەنگە ببێتە هۆی عەزابێکی دەرونی هەم بۆ خۆی و هەم بۆ کەس و کاریشی. زۆر باشە. کاک سەروەر لە کۆتایە
ئەمانەش مرۆڤێکن زۆر جار مرۆڤمان بینیوە ئەشکەنجە درراوە زیندانیش کراوە بەڵام هەر خودی لایەنە پەیوەندیدارەکانیش داوای لێبوردنیان لێ کردو بە هەڵە گیراوی توانە بەڵام ئەو ئێمە ڕەنگە بەشێکی شەکەی یاساییان کێشەکەی بۆ چارەسەر بوو بەڵام دەرونیان ئەم مرۆڤە ماوەیەک زیندانی بووە ئازاردراوە دەرونێکی شێواوی هەیە ئەمانە چۆن چارەسەر بکرێن ئەرکیلایەنە پەیوەندیدارەکان ئەو زیندانیانەی ئازاد دەکرێن چ ئەگەر تاوانەکەشیان حەقی خۆیان وەرگرت بێ یاخود هەڵەیەکیان کرد بێ و سزاکەیان وەرگرت بێ دەبێ لە قۆناغەکانی دوای زیندان چۆن مامەڵە لەگەڵ بکرێن یان پەیامت بۆ خێزانەکانیشیان بۆ ئەوانەی ویلانی پەیوەندیدار چکە لە کۆتاییوانیش دێنەوە ناو کۆمەلگا خۆی ئێمە هەمومان مرۆڤین مرۆڤەکان هەڵە ئەکەن کاتێ هەڵە ئەکەن ئەو لەسەر ئەو هەڵەیە کەسێک کە زیندانی کراوە ئەگەر هەڵەیەکی فعلی کردبێت لەسەر ئەو هەڵەی ماوەیەک لە شوێنێکا بوو حەقی ئەو هەڵەی خۆی وەرگرتووە ئێمە پێویستە بە چاوێکی مرۆڤانە سەیری بکەین و پێویستە دام و دەستگا ڕسمیەکانی حکوومەت ئیش لەسەر ڕاهێنانەوەی ئەم کەسانە بکەن چونکە ئێمە پرۆسەیەکمانە پێویسترە پرۆسی چاکسازیکردن دیارە کەسێک خەلەلێکی هەیە بۆیە پێویستە چاکسازی تیا بکرێ و ئەم کەسە ڕابهێنرێتەوە بۆ ناو کۆمەلگا چونکە ئەگەر ئێمە نتوانین کەسێک کە بە پرۆسی چاکسازیە بەرین تاوانێک کەتێکی ئەنجام داوە و بە شێوکی باش نەیکەینەوە کۆمەلگا ئەگەری گەڕانەوە هەیە بۆیە زۆربەی کاتجاریای گلەی ئەوواکراڵە کەسەکە بە ئافات بەربوو یان بڵێن بە لێبوردن بەربوو گەڕایەوە بە پرۆسی چاکسازیان نەڕۆیشتووە بۆ کەسوکاری ژیان بۆ کۆمەلگاش ئێمە پێویستە بە چاوێکی کەم سێری ئەم کەسانە نەکەین لە مەرحلەیەک لە مەرحلەکانی ژیانیانە هەڵەیان کردووە ئەشێ کەسێکی باش بن بۆ داهاتوو ئەشێ کەسێکی یارمەتی دەربن و ئەتوانرێ یارمەتی بدرێن و تێکەڵ بە کۆمەلگا بکرێنەوە چونکە ئەم کەسانە کاتێ بۆ ڕوودا و ناخۆشانیان ڕۆیشتون بێمتمانە بوون گۆڕانکاری بەسەر لایانی دەرونیانە هاتووە بەدڵنیاییەوە لە کەسێکی ئاسایی زیاتر پێویستی بە پاڵپشتی دەرونی هەیە و پێویستە سنتەری تایبەت بەڕاهێنانەوەی ئەشکەنجە هەبێکە خۆشببختانە ڕێکخراوی وچان بەشێکی ئەم ئەرکەی لە ئەستۆ گرتووە چ لە ناو زیندان و چ لە دەرەوەی زیندان چونکە ئێمە کە باز لە مەسلەی ئەشکەنجاکەین هەر باسی ئەم حکوومەتە ناکەن کەس هەیە لە سەردەمی بەعسا ئەشکەنجە درا تا ئێستا کاریگەریەکانی لەسەری ماوەتەوە تا ئێستا ئەو بارودۆخە ناخۆشی کە بەسەری هاتووە و کاتە هێشتا هەر ئازاری ئەدا ئێمە پێویستە ڕاهێنانەوەیان بۆ بکەین و چارەسەری دەرونیان بۆ بکەین تاوەکو کەسێکی ئاسایی بستنەوە ناو کۆمەلگا چونکە بە دڵنیاییەوە ئەو گۆڕانکاریە دەرونیانی بەسەر کەسێک هاتووە بەرەنجامی ئەشکەنجە کێشە بۆ خۆی و بۆ چواردەورەکەشی دروستەکە کە پێویستە وەک هەر مرۆڤێکی تر ئیشی لەسەرکەین بۆ یارمەتیدانی زۆر کاک سەرویستم ئاماژە بەوە بکەین کە ئەو نەخۆشیانە چین کە دوای ئەوەی کە ئازاد دەکرێن بۆیان دروست دەبێت و کەسانی کە ئەشکەنجە دراون کە دێنەوە ناو کۆمەلگا تووشی جۆرە نەخۆشیێکی دەرونی دەبن ئێوە کە گەر گفتوگۆتان لەگەڵا کردبن یاخود قسەتان لەگەڵا کردبن زیاتر نەخۆشیەکانیان لە چ بابەتێکە چیان لێ دێت تووشی خەمۆکی دەبن گۆشەگیر دەبن بەشێکی زۆریان کە کاتی هەڵسەنگانیان بۆکەین گرفتی خەمۆکیان هەیە و دڵەڕاوکیان هەیە و زەبری دەرونیان هەیە کە دیارە ئەمانش کۆنیشانەیەکی زۆریان هەیە واتە بۆ نمونە خەویان تێکەچێت دڵتەنگە بن هەست بە ترسەکەن هەست بە هەڵچوونیان زۆرە بێت و دوورەکەونەوە لەو شوێنانی کە بڵین ئەشکەنجە دراونتیایان هاوشێوەی ئەو شوێنەیە کە ئەشکەنجە دراون و هەروەها حتا لە بیرکردنەوەی شەوانشیانە بەردەوام ئەیانەی خۆیان بە دوور بگن لەو بیرکردنەوەش سەبارەت بە ڕووداوەکانە بەڵام ناتوانن و وتم گرفتی خەویان بۆ دروستە بێت لەو پێش ئاماژەم پێەیە خەوی ناخۆش ئەبینن و بێمتمانە ئەبن بەرامبەر بە خەڵکانی تر و کۆمەڵە کۆنیشانی ترەکە وا لە کەسەکەکە پێی بڵین ئەم کەسە کێشەی دەرونی هەیە پێویستە یارمەتی بدرێت یەکێک لەو نیشانانش بەردەوام سکاڵای جەستەییشی هەیە چونکە بەشێکی گرفتە جەستەیەکان پەیوەندیان بە لایەنی دەرونیەوە بەدڵنیاییەوە ئەو بارودۆخەی کە بەسەر کەسێک کادێک کە بە ڕووداوی ئەشکەنجە ڕوا ئەم گۆڕانکارێک گەورانەی بەسەرادێک کا پێویستی بە یارمەتی زۆر باشە کاک سەروەر بابەتێکی تر هەیە کۆمەڵێک زانیاری زۆر دەقیق و وەرد لە زیندانیان کە ئازاد کراون لەوانەی نووسیویانەتەوە لەوانەی کە چنە دەرەوە ئیتر ڕاستیەکان ئەڵێن لەوانەی کۆمەڵێک زۆر بەسەم بە تایبەت ئێستا لە هەرێمی کوردستان جۆرێکی تر ئەشکەنجەی زیندانیان ئەدرێ ینی لە کاتێکا زیندانەکانیش خۆیان هەست بەمە ناکەن بە مروری زەمن خۆیان دوای ماوەیە گەستی پێ دەکەن زیندانیەک کە حکمی موەبەت درراوە یاخود سێ جار حکمی لە سێدارەدانی دراوەی تر لەم سزا قورستر نیە سوور ئەزانێ ئەمرێ باکی نییە بەوەی ئەیکەنە ئینفرادیەوە چکە بەرنابێت ڕەنگە بچێتە ئینفرادی تۆزی سراحەت کا بۆ خۆی باشتر لەوێ بخەوێ ئیزعاجی ئەو زیندانیانی ترکاکەیە لەسەر قەزەیەکی دەمەقاڵەیەکی بەسیت گرفتێکی شەژمانگی ساڵی لەوەیە ئازیەتان حتا تونندوتیژیش حتا دەستدرێژی ینی ئەمە جۆرێکی تر زیندانیانی تر کە ڕەنگە بە کێشەیەکی کۆمەڵایەتی ئاینی گرفتی خێزانی جیابوونەوە تەلاق ینی بابەتێک کە ڕەنگە
بۆ مرۆڤێکی مەسەلەن لە هەموو ئاستێکا بێتە پێشەوەم حاڵەتە ئەڵێ زیندانیان بەم شێوەیەش ئازارە درێن ینی قاتڵێک و حکمێکی موعبەد و دزێک و چەتەیەک لەگەڵ کابرایە کە ڕەنگە لەسەر دراوسەکەی لەسەر ئەمەترێک عرض شەڕی بوو بێ ئەخرێتە شوێنێکەوە لەوێ ئەوان ئیزعاجی دیسانەوە ئەمانیش هۆکارێکن بۆ ئەمان ئینکەن دەرونیان ئازاریان بدەن لە کۆتایە ئەم جۆری تریش لە ئەشکەنجە هەیە هەر بۆ ئیزافەی هاوکارم زۆر جار ئەوەی کەس کە حکم دراوە چەند ساڵ لەوەیە کاریگەرێکی خراپی دەروین لەسەرەوە دێک کە تازە دێتە ناو زیندانی زۆر جا باز لەوە دەکەن کاڵێ براتۆ هەر بەر نابی لەم شتە شتێکی بچووکیشە لەوانێ جار هەر بەتەمامە تا 2 ساڵێکە محکەمە بکری ئەمانە کاریگەرێکی خراپیان هەیە لەسەر دەرونی ئەوی کەسی کە تازە دێتە ناو زیندانیەوە ڕاستە خۆشبەختانەوەی کە ئێمە تێبینیەکەین ئەوەیە بەشێکی زۆریان زیندانەکان لە ناوخواانە پاڵپشتی یەکترەکەن بەڵام فعلەن وایە جاری وایە هەر لە ڕێگەی ئەوەی کە هاوڕێکانیان کەسەکان کە بڵێن بەیەکەوە زیندانین بە هەر شتێک گیرابن لێ جاروای کێشە بۆ یەکتری دروستەکەن ئەمەش خۆی بارودۆخێکی دەرونی قرس بۆ کەسەکە دروستەکە بۆ من جاروای سکاڵە ئەوەیەڵێ من تەواو ئەشکەنجە درام حکم درام بەڵام ئەوەی عزیێتمە ئەم حکومەیەکە لێرە بەسەرێ بم لەگەڵ کەسێکا کە خراپە یان گرفتم بۆ دروستەکە یان جێچەڵم پێەکە بەدڵنیایەوە ئەبێ ئەوە ڕێکاری تایبەتی بۆ مەسلەی کۆنتترۆلکردن ڕێکاری تایبەتی خۆی هەیە کە چاکسازیەکانی گرنە بەروە و پێویستە کە پۆلێنکردن هەبێ کە بەشێکی هەیە ینی ئەم پۆلێنکردنە بەپێی ئاستی حکومەکان و جۆری ئەو تاوانی کەسەکە ئەنجامی داوە لانی کەم کەسێک کاگەر ئەعدام بێیان حکمێکی هەتایی بێ لەگەڵ کەسێکا داینی ساڵێک حکم درراوە دڵنیاوە ڕەنگە گرفت دروستکە یان بێتاقەتیەک دروستکە یان ناڕەحەتێکی دەرونی دروستکە کە پێویستە ئەم کەسانە پۆلێن بکرێن و پێویستە ئەو ڕێکارانەی کە پەیوەندی بە ڕێکاری کۆنتترۆلکردن و کەمکردنەوەی کێشە لە ناو چاکسازەکانی بەشێکی باشتر بگیرێتە بەربۆی کە ئەم گرفتانە دروست نەبێ بەدڵنیایی و کاریگەری دەرونی لەسەر کەسەکان هەیە لەو ماوەی کە ئەو حکومەی بەسەری ئەبن کاکسەر باشترین و ڕێگانە چین کە وا بکرێت ئەشکەنجەدان کەم بکرێت و یاخود هەر نەمێنێت دەستگا ئەمنیەکان ڕێگایەکی دیکە بگرنە بەر بۆ دانپێدانانی تۆمەتباران هەڵبەت بەدیل هەیە لە هەموو جیهانە کۆمەڵە بەدیل هەیە ڕەنگە خۆشیان شارەزا بن لەوەیە یان معلوماتێکیان لەسەری هەیە بەڵام شارەزایی بەکارهێنانیان نەبێ پێویستە ئەم بەدیلانەی بەدیلی ئەشکەنجەدان بگیرێتە بەر بۆ ئەوەی کەسێک ئەو تاوانەیان کەتنیشی کردو دانی پێدا بنێت چونکە جاری وا هەیە فعلەن کەسێک تاوانێکی گەورەی کردو نایەوە دانی پێدا بنێ یان لەژێر ئەشکەنجەیە دانی پێدا بنێ بەڵام ئەگەر بەڵگەکانی تاوان تۆکمەتر بکرێ و وەسائل یان هۆکاری باشتری زانستی بەکار بهێنرێ بۆ ئەوەی کە کەسێکی پێ بناسرێتەوە کە ئەم کەسە تاوانی کردویان تاوانی نەکردووە باشترین شتە بۆی کە ئێمە دوورکەوینەوە لە مەسلەی بەکارهێنانی توندوتوژی و ئەشکەنجە چونکە وەکولەوە پێشی ژاماژەم پێیاکامە دش بە کەرامەتی مرۆڤە کەواتە کاک سەروەر ئەوەندەی زانیاریت هەبێ باسی هەرێمی کوردستان بکەین لە ڕۆژێکی و کۆمڕۆدار بەشکم کۆمەڵێک بڕیاری باش بدرێ بۆ ئاڕاستی ئەشکەنجە کەم بێتەوە لە چاکسازیە گەورانەکان بەتەوە چاکسازی مناڵان لە خانمان لە پیاوان تا چەند گرنگی دراوە بەوەی کەوا ڕاوێژکاری دەرونی مەسەرەن چارە سەرسازانی دەرونی ببرێنە زیندانەکان چه کۆرس بکردنەوە چوانە بڵێنەوە چ لەگەڵ هاوکارانی لێکۆڵەر بەشدار بن لە پرۆسەکەیە لەم لە هەرێمی کوردستان ئەم هەنگاوە نراوە یا ئەگەنراوە لە چه ئاستێکایە من ئەگەر باسی سلێمانی بکەم چونکە ئێمە لە شاری سلێمانی ڕێکخراوی وچان بەڵای ڕێکخراوی وچان خۆشبەختانە ماوەی 6 ساڵە ڕێگە پێدراوە بۆی کە ئیشەکە لەسەر ڕاهێنانەوەی سزادراوان و ڕێژەیەکی زۆر لەو سزادراوانی کە خۆیان خوازیاری ئەوەن کە یارمەتی بدرێن ئێمە بە شێوەی گروپ و بە شێوەی تاک ئەیان بینین وەکو گروپ چارەسەری دەرونیان بۆکەین یان بە شێوەی تاک بەڵێ شوێنمان بۆ دابین کراوە بە سوپاسەوە شوێنێکی باشیان بۆ دابین کردوین چاکسازی گەورانی سلێمانی و چاکسازی ژنان و مناڵان و حتا ڕاگیراوانیش شوێنیان بۆ دابین کردوون بۆی کە ئێمە بتوانین ئەو خزمەت گوزاریە بگەینە دەست ئەو کەسانی کە بە هەر جۆرێک لە جۆرەکان بێت بە بارودۆخێکی ناخۆشان ڕۆیشتون و ئێستا گرفتی دەرونیان هەیە و ئێمە یارمەتیان دەین و سەرڕای ئەوەی کە ئێمە خزمەت گوزاری دەرونیان پێشکەشەکەین چونکە باسم لەوە کرد کە ئەم زیندانیانە سکاڵای جەستەییشیان هەیە ئێمە بەشێک لە خزمەت گوزاریەکانمان ڕاهێنانی سروشتیە و لە ڕێگەی کۆمەڵە چارەسەرکاری سروشتیەوە کە بۆ یەکەم جار ئەم گرفتەکانیان چین لەوێ زیندانەکان بەچیوە دەناڵێنن گرفتی زیندانیان و بابەتی ئەشکەنجەی زیندانەکانی هەرێمی کوردستان چینیە وەک ڕاست و خۆچنە زیندانەکان بەڵێ خۆی مەرحەلەی ئەشکەنجە پێش بڵین لە مەرحەلی لێکۆڵینەوە دوای ئەوەی کە دێنە چاکسازیەکان
ئەم دیاردەی ئەشکەنجە تا ڕادەی نەبوون کەمە بێتەوە ئەوەی کە هەیە ئەو نیشانانی کە لەو پێشش ئاماژەم پێدا کەسێک کە بە ئەشکەنجەیە ڕوا کۆمەڵێ گۆڕانکاری لە دەروون و لە بیرکردنەوە و حتا لە ڕووی جەستەییشەوە بەسەر یادێ ئەگەر بیڵێمەوە ئەوەیە کە گرفتی خەوی بۆ دروستە بێ خەوی ناخۆشە بینێ ئەو ڕووداوە ناخۆشی کە بەسەری هاتۆ بیری دێتەوە و ئەیوێ خۆ بە دوور بگرێ لەو بیرکردنەوانی کە سەبارەت بە ڕووداوە ناخۆشەکەی باری هەڵچوونیان خراپترە بێ و هەروەها تووشی ترس و دڵە ڕاوچێ بن و تووشی خەمۆکیە بن بەشێکی زۆریان ئێمە ناڵێن هەیەە وەسائلیان شێوازی خۆگونجاندنی زۆرە ڕەنگە کەمتر پێویستی بە بەڵام بەشێکی زۆریان ئەو نیشانانی کە لەو پێش ئاماژەم پێدا بۆیان دروستە بێت و ئەناڵێنن بەدەستیەوە زۆر بێتاقەتن بەدەستیەوە جاریوە ئەگاتەوەی کە بیرۆکەی خۆکوژیان بۆ دروستە بێکە ئێمە خۆشبەختانە بەشێک لە ئیشەکانمان ئەوەی پلانی سەلامەتی بۆ کەسانە دابنین کە بیرۆکەی خۆکوژیشیان هەیە. زۆر باشە زۆر سپاس بۆ کاکسەر وەرکەریم چارەسەرسازی دەرونی سپاس کە میوانی بەرنامەکەمان بووی. سپاس بۆ ئێوەش. ڕێکخراوە زانیاریەکان سەرکەوتوو بن لە کار و چالاکیەکان تەناوکو ڕێکخراویش. بەڵێزان بۆ هیوایی کە ئەشکەنجەدان لە زیندانەکانی هەرێمی کوردستاندا بڕوا ناکەم نەمێنێت بەڵام بە شێوازێکی زۆر باش کەم بکرێتەوە ئەوەی کە ئەشکەنجە دەدرێن بە شێوازێکی زۆر سووک و کەم ئەشکەنجەش بدرێن. بەڵێزان زانیاریەکمان هەیە پێم وابێت لەسەر وەرزشەوانێک کەویش محەممەد علی کلایە بابزانین یان محەممەد علی کلای کێ و کێ بوو بەشێکی زۆریشمان زانیاریمان هەیە. ئەفسانەی بۆکسێنی سەدەی بیستەم کێ بوو؟ محەممەد علی کلای ناوی ڕاستەقینەی کاسیۆس مارسیلۆس کلای جۆنیۆرە کە لە حەڤەی یەنایری ساڵی 1942 لە ویلایەتی کێنتاکی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەدایک بووە. لە خێزانێکی هەژار گەورە بوو کە ڕەگەزپەرستی کێشە گەورەکەی ئەو خێزانە بوو. محەممەد کلای لە ژیانێکی قورسەوە هاتوو بووە ئەفسانەیەکی خاوەند و دەستی ئاسنین. محەممەد کلای توانی لە تەمەنی 22 ساڵیدا و لە ساڵی 1962 لە سۆنی لیتسۆنی پاڵەوانی جیهان بباتەوە. لە ساڵی 1970 جارێکی دیکە ڕوبەڕووی جۆفریزە بووەوە کە ئەو دوو بۆکسێنەرە بوون هیچ کات نەیان دۆڕان بوو بەڵام کلای توانی ئەو یاریە بباتەوە کە بە یاری سەدە هەژمار دەکرێت و ژمارەی پێوانەی تۆمار کرد. لە ساڵی 1964 ڕووداوە گەورەکە ڕوویدا کاتێک کاسیۆس مارسیلۆس کلای ئاینەکەی لە مەسیحیەوە گۆڕی بۆ ئیسلام و ناوی خۆشی کردە محەممەد علی کلای. ئەوەش چەندین هەزار کەس ڕوبەڕووی وەستانەوە و لە ساڵی 1967 ئەو نازناوەی لێ سەندرایەوە کە بەهۆی ئامادە نەبوون لە خزمەتی سەربازی بۆ ڕوبەڕووبوونەوەی دژی ڤێتنام کە بەرامبەر لیتسۆن لە ساڵی 1962 بەدەستی هێنا بوو. ئەوەی زیاتر ناوی محەممەد علی کلای گەورە کرد وازهێنان بوو لە یاری بۆکسێن لە ساڵی 1970 لە تەمەنی 38 ساڵیدا. لە ساڵی 1984 تووشی نەخۆشی پارکینسۆن بوو کە جۆرێکە لە نەخۆشی ئیفلیجی و ساڵانێکی زۆر بەو نەخۆشیەوە ئەتلایەوە. کلای لە کۆی 61 یاری توانی 56 یاری بباتەوە کە 37 یاریان بە لێدانی یەکلاکەرەوەی کۆتایی بردووەتەوە. لە ساڵی 1990 ناسناوی یاریزانی سەدەی پێبەخشرا ئەویش بەهۆی خێرایی بۆکسەکانی کە خێراییان دەگەیشتە 900 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا. لە یاریەکانی ئۆلۆمپیاتی 1996 شەرەفی داگیرسانی ئاگری ئۆلۆمپی پێدرا وەک نیشانەیەک بۆ بەرەنگاربوونەوەی ڕەگەزپەرستی مەدالیای زێڕی پێبەخشرا. محەممەد علی کلای ئەفسانەی بۆکسێنەری جیهانی دوای 32 ساڵ ململانێ لەگەڵ نەخۆشی پارکینسۆن لە 3/6 2016دا لە تەمەنی 74 ساڵیدا کۆچی دوایی کرد. دووبارە سڵاتان لێ ئازیزان لە تەوەری سێمی بەرنامەکەمانە قسەوباز لەسەرەوە دەکەین هۆکاری کۆچی گەنجان بۆ تاراوگا بۆ مەبەستەش لە ڕانیەوە میوانێکمان لەگەڵ دەبێت زۆر بەڕێز کاک ئومێد ئیبراهیم چالاکەوانی مەدەنی. کاک ئومێد سڵاوت لێبێ کۆچی گەنجان لە هەرێمی کوردستانەوە بۆ تاراوگا بێبیکردنەوە لە سەختی و دژواری ڕێگاکە بە ئامانجی گەیشتن بە وڵاتێکی تر کوردستان بەجێ دێڵن. بەڕێستان وەکو چالاکەوانێک ئەم هۆکار و بەردەوامبوونی کۆچی گەنجان چۆن دەبین و بۆچی دەگەڕنەوە؟
ناخیر دیارە تا لەگەڵ کاک ئومێت دەست بە گفتوگۆ دەکەین وەکو چالاکەوانێک بە دیاریکراوی لە دەڤەری ڕانیەوە ماوەیە گەنجانێکی زۆر ڕویان لە تاراوگە کردووە بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان ڕێژەیەکی زۆر لە گەنجەکانی بەتایبەت لە ڕاگەزی نێر لە کوڕان وڵات بەجێ دێڵن بێوەی بیبکەنەوە لە ڕێگاکە چی دەگوزارێ چیان لێ بەسەر دێ دەبنە خۆراکی ماسی یاخود لە نێو سیارە ماشێنە داخراوەکانە دەخنکێن یاخود لەوێ مەسیریان چی دەبێ وەک پێشتریش هاوکارم باسی کرد دیسان لەوێژ ڕەنگە تووشی گلەی و گازندە دەبنەوە و سەختی ژیان وایان لێ دەکات لە غەریبی و نەزانینی زمان و بێ ئیشی و بێکاری و بێپارەی بەڵام دیسانیشەوە هەر بەردەوامی کۆچی گەنجان هەر بەردەوامە بارودۆخی کوردستان وای لێ هاتووە گەنجان ناتوانن لێرە بەردەوامی بەژیان بدەن و هەر ڕۆژ و پۆلێک لە گەنجانی وڵاتمان بەرەو تاراوگە سەفەر دەکەن وەروەها بە هەموو ڕێگایەکیان خۆیان دەگەێنە ئەوروپا. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتەش چالاکەوان کاک ئومێد ئیبراهیممان لەگەڵە کاک ئومێد گەر بۆمان باسکەی هۆکاری بەردەوامی کۆچی گەنجان بۆ تاراوگە بۆچی دەگەڕێنیتەوە ینی بۆچی ئەمە بە پۆل بەردەوام گەنجان ڕوو لە دەرەوە دەکەن. بەڵێ دیارە کاگومێت بەباشی گوێ لە دەنگی ئێمە نییە ئەمە لەم تەورێماندا و هاوکارم ئاماژەی پێکرد بە گشتی باز لە کۆچکردنی گەنجان دەکەین بۆ تاراگۆ بۆ وڵاتانی دەرەوە وڵاتانی ئەوروپا بە تایبەتی کە زۆرێک لەو گەنجانە کە ڕوودەکەن ئەوروپا لە ڕێگای زۆرینەی زۆریان گیان لە دەدەن لە ڕێگەی ئاو بێ یاخود لە ڕێگەی شێوازەکانی دیکەوە بێ و بزانین لە هەرێمی کوردستاندا هۆکارەکان چین کە گەنجان ڕوو لە دەرەوەی وڵات دەکەن و ئایا چی بکرێت بۆی کە کەمترین گەنج ڕوو لە ئەوروپا بکات و ڕوو لە وڵاتانە بکات و هەروەها من حەزمەکە لە میوانێکیشمان هەبووە گەنجێکمان هەبووە کە لە دەرەوە گفتوگۆی بۆ بکردنایە قسەی بۆ بکردنایە کە من دڵنیام ژیانی ئەوێش ئەوە نییە کە زۆرە لەم گەنجانی ئێرە بیری لێ دەکەنەوە. کاگومێت سوپاس دەکەین کە میوانی بەرنامەکەمان بوورە کە کەمێک دواکەوتین لەسەرەوەی کە ئێمە بەباشی گوێمان لە دەنگی تۆ نەبووە گەر بۆمان باس بکەی بە تایبەتی تر لە شاری ڕانیە کە باز لە کۆچی گەنجان دەکرێت بۆ شاری ڕانیە یاخود بە گشتی هەرێمی کوردستان زۆرێک لە گەنجان کۆچ دەکەن. بەڵێبانیتان باش بانی و بیسەران و بینەرانی پێیان باش دەستای خۆش بە سوپاسان دەکەم. دیارە ئەم پرسێکی گرنگە دەستخۆشتان لێ دەکەم. ئەم پرسە بەدەلەوە کە پرسێکی سیاسی بێ یا پرسێکی ڕاگەاندن بێ دەبێت بکرێتە پرسێکی نەتەوەی و نیشتیمانی قسەی زۆری لەسەر بکرێت مێدیاکان ڕۆڵی خۆیانە بەڕاستی بابەتێکی گرنگە پەیوەندی بە چارەنووس و داهاتووی گەنج و ژیانی خەڵکەوە هەیە لە هەرێمی کوردستان. لەبەرەوە دەستخۆشیتان لێ دەکەم بابەتێکی گرنگتان هەڵبژاردووە. دیارە مەسەلەی کۆچ بابەتێکی تازە نییە کۆچ بە درێژایی مێژوو کۆچ هەر هەبووە ئەگەر بگەڕێنە بۆ ڕابردوو هەر هەبوو ئەم بابەتە پرسی کۆچ بەڵام ئێستا دەبینین لە هەرێمی کوردستان بە تایبەتی گەرێمە هەرێمی کوردستان ڕبگرین دیاردەیەکە بۆتە زاهیرەیەکی بەرچاو کۆچی بەلەشاوی گەنجان بەرەو ئەوروپا و بەرە وڵاتانی تر دەبینین ئێمە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە دەڤەری ڕاپەڕینی ئەو مەنتیقە و ناوچەی ئێمە خۆمان دەزانین کۆچ ئەگەر وەکو باسمان کرد بابەتێکی سیاسیە بابەتێکی کۆمەڵایەتیە ڕەهەندی ئابووری خۆی هەیە کۆتی ژێمە ئەگەر تۆزێ زانستیانە ئەکادیمیانە باسی بکەین باسی پێناسەی کۆچ بکەین جۆرەکانی کۆچ بکەین ئەم بابەتە چەند گرنگە چ ڕەهەندێکی هەیە و هەروەها باسی هۆکارەکانی بکەین تەشخیصی هۆکارەکان بکەین و پاشان ڕێگا چارەسەرەکان چییە هۆکاری ئەم کۆچکردنە چیە و ڕێگا چارەسەرەکان چییە و ئەم بابەتە چۆن لێک بدەینەوە ئەگەر ئێمە زانستیانە وەکو باسم کرد باسی ئەو بابەت بکەین بابەتێکی دوور و درێژە بابەتێکە هەڵدەگرێت قسەی زۆری لەسەرکردن و ئەو بەرنامەی بەڕێستان ئەنجا ئەگەر بەتەنهاش ئێمە باز لە هۆکارەکانی بکەین بابەتێکی ترە ببوورە ئەگەر پرسیارەکەتان تەحلیل بکەنەوە. مامۆستا کاک ئومێد ئەگەر بەگشتی لە هەرێمی کوردستان ڕێژەیەکی زۆر گەنج ڕوو لە هەندەران لە ئەوروپا و لە وڵاتانی تر دەکات بە ڕێگای زۆر سەخت کە بەشێکیشان دەبنە قوربانی بەڵام دیسانەوە هەر ئەمە بەردەوام بێگوێدانەوەی ترسی ئەویان هەبێ دەفەوتێن یاخود لەوێژ ئایندەیەکی گەشتیانەیە بێ ئەوەی بزان ئایندەیان چەند ڕوونە بەڵام کوردستان بەجێ دێڵن
ئەم هۆکارانە چی وای کردو ئەم گەنجانە بڕۆن کوردستان بۆچی وای لێ هاتووە کە گەنجەکان نیشتیمانی خۆیان خاکی خۆیان ماڵی خۆیان کەسوکاری خۆیان بەجێ دێڵن ئێرەیان پێخۆش نییە هەر گەنجێک دەدوێنی دەڵێ بەس بۆم بکرێ کوردستان بەجێ دێڵم کاک بەڵێ دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ کاک ئومێد کە گفتوگۆ بوو لەسەر هۆکاری کۆچی گەنجان بۆ دەرەوە گرفتی تێکەوت تاوەکو دروستبوونەوەی پەیوەندیەکەمان لەگەڵ کاک ئومێد لەگەڵتان بەردەوام ببینەوە زانیارێکمان هەیە دانیار زانیارێکمان هەیە لەسەر ژانی زۆر کەمین کەسایەتی هۆلاکۆیە کە سەرکردەی مەغۆڵەکان بوو بینەری ئەو زانیاریە دەبین هۆلاکۆ کێ بوو؟ هۆلاکۆ کوڕی تۆلۆی کوڕی جەنگیزخانی مەغۆڵ بوو ساڵی 1270 لە هەرێمی غۆبێ لە وڵاتی چین لەدایک بوو بەهۆی دەسەڵاتی باپیرانیەوە هەرزوو خۆناغەکانی سەربازی تەواو دەکات هۆلاکۆ بە فەرمانی مۆنکۆخانی برا گەورەی دەبێتە سوپاسالاری مەغۆڵەکان ئەو سوپای بە گەورەترین و بەهێزترین سوپای سەردەمەکەی لە قەڵەم دەدرێت هەر گەلوونەتەوەیەک لە بەرامبەر سوپاکەی بەرگریان بکردایە فەرمانی قەتڵ و عامی بە کۆمەڵی بۆ دەردەکردن لە تەمەنی 36 ساڵیدا و لە ماوەی چەند ڕۆژێکدا وڵاتی ئێرانی ڕاماڵی بە تەواوی داگیری کرد لە ساڵی 1258 هێرشی بۆ سەر بەغداد ئەنجامدا و توانی داگیری بکات بەڵام بەغدای ڕوبەڕووی قەتڵ و عامێکی بە کۆمەڵ کردەوە و بە سەدان و هەزاران کتێبی خستە ڕووباری دیجلەوە شا سەیفەدین قوتز شای مەمامیلەکان لە وڵاتی میسر ڕوبەڕووی هۆلاکۆ بووە و لە ناوچەی عینجالو توانی شکست بە هۆلاکۆ بێنێت و ناچاری بکات بگەڕێتەوە بۆ ناوچەکانی ئێران لە دوای ئەو شکستە گەورەی و تێکچوونی باری تەندروستی هۆلاکۆ لە تەمەنی 48 ساڵی لە نۆی کانونی دووەمی 1265 کۆچی دوایی کرد کاکمێ دووبارە سڵاو لێبێت ئەگەر گفتوگۆ بکەین لەگەڵ لە بەرنامەکەمان لەبارەی بەرنامەکەمانەوە و لەو تۆرێدا کە باز لە کۆچی گەنجان دەکەین دەپرسینەوە کە هۆکاری زۆری گەنجان بۆ کۆچکردنیان بۆ وڵاتانی ئەوروپا بۆچی دەگەڕێتەوە لە هەرێمی کوردستان و ئایا ڕێگایەکێ چارەسەری ئەمە بکات کە گەنجان وڵاتی خۆیان بەجێ نێڵن تەستیفی بکەن مەسەلەی ئابووریە مەسلەی نەبوونی کارە مەسلەی دانەمەزراندنە مەسلەی نەبوونی مەعیشەتە مەسلەی دابین نەکردنی ژیانێکی شایستەیە بۆ گەنجان تموحاتیانە حەز و ئارەزۆکانیانە ئەم بابەتانی ئەگەرچی بەداخەوە ئێمە لە تەواوی عراق دەستورێکمانێ دەستوری ساڵی 2005 کە مصدقە و هەموو گەلانی عراق دەنجیان پێدا و بە هەرێمی کوردستان و بە ئەحزابی کوردستان و حکوومەتی هەرێم و سەرکردە سیاسەکانی ئێمە لە دەستوری هەرێمی کوردستان لە بابی یەکەم کە نزیکەی 33 مادەی تایبەتە بە مەسلەی حقوق و حڕیات دواتە ماف و ئازادەکانی خەڵک لە عراقدا لە هەرێمی کوردستان ئێمە شتێکی دەستوریە یەکێک لەو مادانە لە مادە 15 باز لەوە دەکات کە هەموو خەڵکی هەموو تاکێکی عراقی مافی ژیانی هەیە مافی ئەمنیەتی هەیە و مافی ئازادەکانیشی هەیە لە مادە 22 دەستوردا باز لەوە دەکات کە هەموو خەڵک دەبێت معیشەتێکی بێ کارێکی بۆ دابین بکرێ کار مافی هەموو تاکێکی عراقیە ئەو کار دەبێت ڕامن بکرێ خۆی مەسەل ئەم بابەتە دەستوریانەش ئەوەیە کە جیهاتی تێر سوڵتەی تەنفیزی با بڵێن هەموو دامودەزگا کۆمەڵاتیەکان دامودەزگا سیاسەکان ئیش لەسەر زەمانەتی ئەم مادە دەستوریانە بکەن ژیانێکی شایستە حق و حقوق بۆ تاچی عراقی دابین بکەن بە تایبەتی گەنجان ئەنجا لە هەرێمی کوردستانی ژە کوباز مەگەر بەداخەوە مەسەلەی ئەم نەبوونی با بڵێن نەبوونی کارە مەسەلە ئابوووریەکانە هەژاریە فەقیریە پێشێرکردنی مافەکانە و سودوە نەگرتن لە توانەکانی گەنجان و زایدەن لە لایەشترەوە مەسەلەی پێشێرکردنی ئازادیەکانە لە لایەشتر بابەتەکە بابەتی سیاسی و نائیستقراری و ناجێگیربوونی بارودۆخی سیاسی لە هەرێمی کوردستان بەداخەوە لەوانەیە کارێتیریشە بێ خەڵک بە خۆشگوزرانی بچێ گەنجێکە دەوێت کوردستان وڵاتێکە کراوەتەوە بەڕووی ئەوروپا و بەڕووی تەکنەلۆژیا و بەڕووی عەولەمە و شارستانەتی ئەوروپیدا گەنج شەبێ حەز بکات لەو ژیانی ئەوێ بژات
ئەمەش لەوانێ هۆکارێک بێت بەڵام هۆکارە ڕئیسیەکان وەکو باسمان کرد لە هەرێمی کوردستان دەتوانین بڵێین هۆکارە ئابوووریەکانە مەسەلەی هەشاریە مەسەلەی نەبوونیە مەسەلەی کەم دەرامەتیە مەسەلەی دانەمەزراندنە مەسەلەی دابینەکردنی ژیانێکی شایستەیە بۆ گەنجێکە تەمەحاتی زۆری هەیە گەنجی ئێستاش جیاوازی زۆرە لەگەڵ گەنجی 5 ساڵ 20 ساڵ پێش ئێستا 30 ساڵ پێش ئێستا ئەو تمۆحەز و ئارەزەی کە گەنجی ئێستا هەستی پێ دەکاوێتی لەوانەیە ئەو سەردەمە ئەوە نەبوو بێت ئەنجا وەکو باسمان کرد هۆکارەکان هۆکاری سیاسین و هۆکاری ئابوورین بەداخەوە و ئیستقراری هۆکاری ئابووری چەند گرنگە نائیستاقراری و بارودۆخی کوردستانی ئەوەندە گرنگە من لەگەڵ ڕێزمدا زۆر جار دەڵێم ئەگەر لە سەرکردە سیاسەکانی خۆشمان بپرسی ئەوانەی کە کاروباری ئەم وڵاتەیان بەدەستە لەوانەیە نەزانن 4 ساڵی تر ئایندەی ئەم وڵاتە بەرەو کوێ دەڕوات ئێمە مەسیرمان چی لێ دێ ئەم بابەتانە کە ئەو دوو هۆکارە گرنگانە کە لە هەرێمی کوردستان وای کردووە کە گەنج بەلێ شاو کۆچکا بۆ دەرەوە ئەوەی کە بێڵن کۆچی دەرەوە یا کۆچی نێودەوڵەتی یا کۆچێکە بەزاندنی سنوورەکانە یا کۆچێکە بە تونێڵێکی تاریکدا ئێمە ئەو سەری تونەڵەکەمان لەبیانێ بەداخەوە وەکو جەنابتان ئاماژەدان پێدا ئێمە ئەم هەموو قوربانی لە ڕێگا دەدەین و بەدەیان خەڵک دەبێتە قوربانی ڕێگاکانی کۆچ و ئەو کارە سازانی کە لەو بابەتانە دەکۆڕێتەوە ئەنجا بە شێوەیەکی گشتی وەکو باسمان کرد لە هەرێمی کوردستان مەسەلە ئابووریەکە و مەسەلە سیاسەکە پێشرکە خلافەکان سیستەمی سیاسی گەنج هەز ناکات بەوەی کە ژیانێکی شایستەیە گەنج خۆی بەراورد دەکات بە گەنجی وڵاتێکی در گەنج هۆشیارە دەزانێت ژیان چی پێویستە ئێستا لەم سەدەی 21 گەنج دەبێت چی هەبێت لانی کەم لە هەرێمی کوردستان بەداخەوە کە بەشێکی زۆری گەنجانن کە بوونەتە قوربانی ئەم سیستەمە سیاسی کە لە هەرێمی کوردستان ئەم بارودۆخە نائابووری و نائیستیقراری کە لە هەرێم هەیە گەنجانمان بوونە قوربانی بەداخەوە ئەنجا وەکو باسماگەر گەنجان هەست دەکەن کە ژیانێکی شایستە لە وڵاتە نییە بۆی وا بە لێشاو کۆچ دەکەن بۆ دەرەوە زۆر باشە کاکمێت باس لەوە دەکرێت لە دەڤەری ڕاپەڕین لە ناوچەی ڕانیە و دەوروبەری بەتایبەت لەم ماوەیەدا زیاد لە پێویست بە شێوازێکی یعنی لە وەکو دیاردەیەکی زۆر باو ڕێژەیەکی زۆر گەنجانی ئەوێ کۆش دەکەن ینی ئەو گەر ئەوێ وەکو نمونەیەک وەکو میسالێک بۆ هەموو کوردستان وەربگرین ئەو کاریگەریە خراپانە چین لە دوای کۆچی ئەم گەنجانەوە دروست دەبێ ئەم گەنجانە بڕۆنە دەرەوە با بڵێن چه تەسیرێکی خراپ لە کۆمەلگای کوردی یاخود لە بارودۆخی چه ئابووری و سیاسی کۆمەڵاتیەکان لە دوای خۆیان بەجێ دێڵن وڵایی بەداخەوە وەکو باسەنگری جەنابتان ئەمە ئەرقام و داتایەکی وردمان لانەیە بزانین ئایا لە تەواوی کوردستان بەگشتی و لە دەڤەری ڕاپەڕینیش ئەم ناوچەی کە پێدەڵێن ناوچەی پشدەر و بیتوێنی و بەری مەرگە ئێمە داتایەکمان لانی بۆ منە بڵێن ساڵی 2005 ئەوەندە خەڵکە لێرە ڤیزای وەرگتووە و ئەوەندە ژمارەی گەنجان ئەوەندەیە کە ڕوان کردوتە دەرەوە لە ساڵی ئەو 6 مانگی ساڵی 2021 داتایەکی تەواومان لانیە بەڵام ئەم منتیقە بەداخەوە کە منتیقی ڕاپەڕیوە منتیقی جوگرافیای ڕاپەڕی بۆ مانەی کە ئێمە لێرەوە ڕاپەڕێن دەستی پێکرد دەبوایە گرنگی زیاتری حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتی سیاسی و ڕاپەڕاندنی ئەم وڵاتە ئەم هەرێمە گرنگێکی زۆر بەم منتیقانە بدەن منتیقەکانی کوردستان بەگشتی بەڵام ئەم منتیقی کە تەسحیحی زۆری داوە بە درێژایی 6 ساڵی ڕابردووش ئەم منتیقانە هەروە بوون ئەنجا وەکو باسمێک داتایەکمان هەیە بەڵام من دەتوانم بڵێم مانگانە با بڵێم بەدەیان گەنج لەم ناوچەیە ڤیزا وەردەگرێت و کۆچ دەکات بۆ هەندەران بەدەیان بەڵام وەکو باسماگرت داتایەکی دقیقمان لانیە بەداخەوە هۆکارەکەشی وەکو باسماگرت ئەم ناوچەیە بێبەشە بەداخەوە بێبەشکراوە لە زۆر شت وەکو باسماگرت کە ناوچەیەکی ڕاپەڕیوە دەبوو ئەفزەڵەتێکی زۆری هەبووە ناوچەیەکی دەوڵەمەندە لە ڕووی کوشت و کاڵی لە ڕووی سەرۆت و سامانی ئاژەڵەوە لە ڕووی دەستی کارەوە لە ڕووی ڕێژەی دانیشتوانیەوە بەڵام بەداخەوە تا ئێستا لە 92 تا ئێستا وەک پێویست ئاورێکی جددی و ستراتیژیانی لێ نەدراوەتە لەو منتیقەیە ئەگەر بەراورد دەکەی بە شوێنانی تر منتیقەیەکی پەراوێزخراوە ناوچەیەکی پەراوێزخراوە ئەنجا بەتایبەتی گەنجانیش واتە ئەم هۆکارانەیە کەوا کردو گەنج لەم منتیقەیە هەز بە هیچ ئومێدێک ناکە هیچ داهاتوێکی گەشی لە پێش نییە ناچار ملی هەندەران بگرە و کۆچکا بۆ دەرەوە لەبەرەوە وەکو باسمەکە ئەو کارە گشتانی کە لە هەرێمی کوردستان هەیە مەسەلەی ئابووری مەسەلەی نائیستیقراری سیاسی مەسەلەی داهاتوویەکی لێلی ئەم وڵاتە ئەم هۆکارە بەگشتی بەڵام ئەم ناوچانی دەڤەری ڕاپەڕینی وەکو باسان بەتایبەتی تر ئەوەیە کە ناوچەیەکی با بڵێم دەتوانم لە زیاتر پەراوێزخراوە چ کارگەیەکی استراتیژی دەبین لەم منتیقەیە چه هەلێکی کاری باش دەبین لە منتیقەیە گەنجان تا کۆچ نەکەن لەبەرەوە وەکو باسم کرد ئەم منتیقەیە ناوچەیەکی پەراوێزخراوە پرۆژی استراتیژی پیشەسازی بازرگانی گرنگی تێدا نیە ئەوەی کە هەش بە ئەم پرۆژانە ئێرە پرۆژەی لۆکاڵین زۆر ئاسایین پرۆژەی لۆکاڵین
پرۆژێ تەقلیدین پرۆژەیەک نین کە بتوانن احتیوای هەموو ئەو دەستیکارێک کە لەو ناوچەیە هەیە ئەو گەنجانەی کە لێ تاقەوزی زۆر باشە کاکمێت کە زۆرێک لەو گەنجانە کە من چەند هاوڕێیەکم لێ هەن گفتوگۆمان لەگەڵا کردوین کە کۆچیان کردووە تا ئێستا پرۆژێک استراتیژی وای نییە کە ئێمە 6 میلیۆن دانیشتوان لە هەرێمی کوردستان ئەم هەموو داهاتە زۆرەمانێت تا ئێستا پلانێک نییە ئێمە حکوومەتی هەرێم نێبوو ئەنج ئەو ناوچی ئێمەژ وەکو باسمان کرد ناوچێکی پاراوێزخراوە بە تایبەتی تا ئێستا سەیری دەکەی پرۆژە خزمەت گوزارەکانی وەک پێویستن ئێمە گەڕۆن هیچ نەکراوە شتێ هەرکرا بەڵام ئەمە لە ئاستەمەهی خەڵکدا نییە باشی پرسیارێک گەنج بۆ دەڕۆ ئەگەر تۆ ئەگەر حکوومەتی هەرێم دەڵێ ژیان هەیە و معیشەتی و خەڵک وەزعی باشە و مافەکانی مرۆڤ زەمانەتی مافەکانی مرۆڤ دەکرێ و کاکمێت ئەگەر گوێبیستی ئێمە بیت من لەوانەیە چەند هاوڕێیەکم لێ هەبێت و کۆچیان کردووە یەکەم هۆکار کە باسی لێوە دەکەن نەبوونی کارە لەوێ پێ دوایە ئەگەر پرۆژە و کۆمەڵی کار لەوێ بکرێتەوە دەتوانن گەنجان کەمتر کۆچ بکەن یاخود زۆر باز لەوە دەکەن کە نادادی زۆر هەیە لەو ناوچەیەدا بوون بەرپرسان یاخود کوڕانی بەرپرسان هەموو شوێنێک بە ئارەزی خۆیان لەوێ کاری تێدا دەکەن شوێنەکان داگی دەکەن دەیکەنە باخ و فێلا بۆ خۆیان ئەمانە دەبینن زۆرێک لە گەنجان داغ لە دڵن دەیانەوێت ئەو شاری خۆیان ئەو وڵاتی خۆیان خزم و کەسوکاریان بەجێ بێڵن پێ دوایە ئەم کێشانە چارەسەر بکرێت هەلی کار زیاتر بۆ گەنجان بڕەخسێت دیاردەی کۆچکردن کەم ببێتەوە لە ناوچەکەتان بەڵێ بەداخەوەی کە دەبینی خۆ ئەمە ڕاگەاندنی حکوومەت و ئەحزابی سیاسیژە کە ئەم پێشەلکارانی کە دەکرێت بە پرسێک چۆن دەژیا و چۆن دەستی دەڕوا لە وڵاتە خەڵکانی فەقیر و گەنجی فەقیری چۆن بێش و کارکەوتووە ئێمە هەموو خۆمان دەبینین ئەمە شتێک نییە ئەمە توهمە بێ دروستکەین بۆ دەسەڵاتی سیاسی لە هەرێمێ بە حکوومەتی هەرێم بەڵام وەکو باسمەگرێمە کە هۆکارەکانمان دیاری کە تەشخیصی هۆکارەکان حەلەکان چییە حەلەکان لەوانەیەک لەوانەدا باڵێن ڕەخساندنی هەلی کارکردن بێ بەڵام بە نەزەری من بە بڕوای من ئەمە نابێت حەلێکی جەزری واتە چارەسەرێکی ڕیشەی نیە بۆ بابەتەکان چکە لەوانەیە بتوانرێت چەند هەلێکی کاری مەحدود بەرەخسێنرێت بەڵام ئەم هەلی کارە بەڕێی من هەم جێگەی تەموحی گەنج نییە تۆ گەنجێکدا دەمەزێنی بە 300,000 ئەم 300,000 چی لێ بکات لەم بازارگران لە مۆزەی وەزع ئابووری خراپەی کارێمی کوردستان دەبینین ئەمە لەلایەک تریش ئێمە ستراکچۆری کۆمەڵاتی واتە بنیادی کۆمەڵاتی ئێمە وایە خۆ من گەنجێک نیم لە ئەوروپا بە 200 دلار بژێم یعنی پێکاتی کۆمەڵاتی ئێمە جیاواز ئێمە خێزانی گەورەمان هەیە گەنجێک کارخۆی نییە گەنجێکە بەانی پێویستی بە خانووە بە بێداویستیە بە کەلوپەری ناوماڵە لەبەرەوبەر ئێمە لایەنێ دابینکردنی هەلی کار بۆ گەنجە نیچێک بە لە چارەسەرەکان بەڵام ئەمە پێویستی بە بەرنامەی چاکتر و فراوانتر و شاملترەیە دەبێت حکوومەتی هەرێم ئەحزابی سیاسی دام و دەستگا سیاسیەکان لە هەرێمی کوردستان پەرلەمان ئەمانە قوڵتر بین لەو بابەتە بکەنەوە ئەمە بابەتێکی هەستیارە بەڵام ئەنی ئەمە لەوانەیە مەسەلەی دابینکردنی هەلی کار ئەوە بێت زۆر کەسمان هەیە هەلی کار خۆمە کاکە لەبیر مەلایەتمان نەچێ باسی بکەین لێرە زۆر کەسێ دەوڵەمەندیش ئیمکانیاتێکی باشە کار و کەسابەتێکی باشە ئێوە خۆتان پرسیار بکەن بەڵام دەڕوا بۆ ئەوروپا وەزعیشی باشە کەواتە کێشەکە هەلی کار نییە کێشەکە ڕاژاری مەسەلە ئابووریەکە نییە فەقیری و نەداری مەسەلە ئیستیقراریە مەسەلە ناڕوونی ڕانیەوە لەگەڵمان بووی کاگمێد ئیبراهیم چالەکەوانی مەدەنی زۆر سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکانت کوردستان ئاوەدان بێ یاخوا هەموو لایەک لە دەرد و بەڵا دوور بن بە هاوکاری هاوکارانمون لە پەیامەوە هاوکارم دانیار نورەدین بڕگە بابەتەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین ئاسوودە و کامەران بن هەر لە خۆشی دابن خۆتان لەگەڵ